سڵاوی خۆی گەورەتان لێ بێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەر بکەم بۆ لاتۆرێکی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە یارمەتیاوکارانم هاتوونەتەوە خزمەتان بە کۆمەڵێک تۆر و بڕگۆ بابەتی و جیاوازەوە بە هیوایەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن. لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و هەروە تەوەرمان بۆ ئامادە کردوون. دەمانەوێت لە سەرەتای بەرنامە باس لە سۆلار پانێڵ یاخود سوودوەرگرتن لە وزە سروشتیەکان بۆ بەدەستهێنانی وزەی کارەبایی قسە و باس لەسەرەوە دەکەین. پاوەر پلانت چی پێ دەڵێن و چۆن کار دەکات، چۆن گرنگی پێ بدرێ، شارەزایەک لەو بوارە لەگەڵمانە بێ باس لەو بابەتە گرنگە دەکەین. و بابەتێکی تریش بابەتێکی تەندروستیە، ئەویش خودەی دەرەخیە، وەروە لێکەوتەکانی چۆن نیشانەکانی بناسینەوە، وەروە چۆن ڕێگری لەو خۆمان بپارێزین لەو توژبوون بۆ نەخۆشیە، وەروەها باز لە ڕێگە و چارەسەرەکانیشی دەکەین. بەڵبەرزان لەگەڵم دوتەوەرە سەرێکێدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێت. دووبارە سڵاوتان لێ بایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی گرنگەکەین، ئەویش سۆلار پلانێت یان با بڵێن وزە شاراوەکان بەدەستهێنانی وزە لەو هێزە سروشتیانەیەکە هەیە. قسە و باس لەگەڵ زۆر بەڕێز هارون حەمەکەری مندازیار دەکەین کەوا خاوەنی پرۆژەی سۆلار پلانێتە لێرەوە لەگەڵمانە. کاک سۆنا زۆر بەخێر بێن، کاک هارون زۆر بەخێر بێن. بۆی بینەرانیش باشتر تێبگەن و بۆ خۆشمان پێمان بڵێ مەبەست لە سۆلار پلانێت یاخود وزە شاراوەکان وزە ون بووەکان نوێ بووەکان بۆمان باسکەی بۆی بینەرانیش باز لە بابەتەکە تێبگەن. سەرەتا بەناوی خۆی گەورە دەستخۆشین بەرنامەیەتان لێکم سوپاس بۆم هەلا. دیارە وزە نوێبووەکان لەسەر ئاستی جیهانی ئێستا گرنگێکی زۆر تایبەتی پێدرێت. سەرەتا منیش کە ئەم پرۆژەیەم دەست پێ کرد لە ساڵی 2016ەوە دیارە من وەکو ئەندازیارێک لەسەر بنەمای بەراورد کە لە نێوان ئەم وڵاتی ئێمە و لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانە هەیە. سێر ئەم وڵاتی ئێماکەین مەسەلەن کارەبای 24 ساعتی نییە و لەگەڵ ئەوەشا کە نیەتی بەدڵنیاییەوە جگەلەوەی کە حکومەت کۆمەڵێک پرۆژەی کردووە بەڵام بەوەی کە ئیستا هەشێتی و بەو خواستی کە لە داهاتووە لەسەر کارەبا دروستە بێت ناتوانێت ئەم فەراغە پڕکاتەوە کە بتوانێت کارەبای 24 ساعت دابینکە. بۆیە ئێمە وەکو ئەندازیارێک بیرمان کردەوە ئایا چ شتێک جێگیرەوەی ئەمە هەبێت بۆی کەوا مەسەلەن بە کولفەیەکی کەم بۆ شتێک بێ هاوڕێی مرۆڤ بێ و یعنی ژینگە پیس نەکات. ئێمە یعنی چه پرۆژەیەک هەیە؟ ئێمە هاتین سێر چەند وڵاتێکمان کردی، یەک لەوانە ئەڵمانیا، یەک لەوانە ئەمریکا، یەک لەوانە سینە. سێرەکەم گرنگی زۆر ئەدەنە پرۆژەی ڕینۆڤڵ ئینەرجی.
ڕینۆڤڵ ئینەرژیش دوو شتی ئەساس کەوا زۆر گرنگی پێدێت بابەتی وینتۆرباین و سۆلار پانێڵە. سەرتا من دوو سەرچاوی گرنگ هەیە. بەڵێ دوو سەرچاوی خۆی تەبعاً هایدرۆپاوەری شێواتە پرۆژەی ئاوی وەکو بەنداوەکان کە هینی گرنگی پێدرێت، بەڵام بە شێوازێکی سەرەکی وینتۆرباینە، لە دوای ئەوە سۆلار پانێڵە، لە دوای ئەوە هایدرۆپاوەرە وا بڵێن پرۆژەی ئاویە. ینی بۆچی گرنگی ئەدرێتە بە ئەمانە؟ ئیستا سیرەکەی ینی یەکێک لەوانەی کەوا زۆر قسە و باسی لەسەر بابەتی پیسبوونی ژینگەیە. بابەتی پیسبوونی ژینگە ینی بۆتە مشتومڕێکی گەورە لە نێوان وڵاتەکانە. بەس کاک هاڕون پێش بچیتە سەر بە ئەو بابەتە، ینی کەش و هەوای هەرێمی کوردستان ئەوەندە لەبارە بتوانین سوود لە بە زمانە سادەکە بڵێن تیشکی خۆر یاخود هێزی باوەڕ بگرین بۆەوەی ئێنەرژی یاخود وزیان لێ بە دڵنیایەوە کوردستان یەکێکە لەو شوێن و جوگرافیانەی کە لە وڵاتە لە وڵاتێکی و ئەڵمانیا بەراوردکەین. ئەڵمانیا تێکڕای ساڵانە 1000 سعات تیشکی خۆری هەیە کە ئەتوانێت وزەی خۆری لێوەرگێ، بەڵام لە شوێنێکی وە کوردستانە جوگرافیاک ئێمە 6000 سعات ساڵانە تۆ ئەتوانین وزە لە خۆرە وەرگین کە ئەمەش یعنی شوێنانی کە زیاتر گەرمە و جەوی گەرمە و وەرزی هاوینی زۆرە لە بارچرە بۆ ئەو شوێنانی کەوا بڵین تیشکی خۆری زیاتر لێ، چونکەم ئێمە گەرما تا ڕادێک دژی ئەم سیستەمەیە. ئیستا لە خواروی عێراق و ینی لە کوردستان ئەگەر پرۆژەیەک هەبێ لە کوردستاندا ئەنرێ و جێگیرەکرێت زیاتر وەک لە خواروی عێراق، بۆ وایە لەوێش تیشکی خۆرەیە، بەڵام لەوێ جەوەکە گەرمترە، کەمتر لە بارە. ئەم پرۆژەی ئێمە زیاتر پێویستی بە تیشکی خۆرە وەک لە زیاتر لە گەرمی. تۆ بۆچی و چۆن دەستتدایە ئەم کارە؟ من وەکو وتمان لەو فەراغەوە دەستم پێدا کەوا لەم وڵاتەمانە هەیە. ئێمە بەو پرۆژانی کەوا من کە ئەم پرۆژەن ینی دەست پێ کرد، سەرەتا بە وینتۆرباین دەستم پێ کرد. وینتۆرباین دوو گۆڕانکاری میکانیکی گرنگتیا ئەنجامدا بۆ ئەوەی کەوا لەم وڵاتەی ئێمەیە بگونجێت. چون میسە ئەو وینتۆربانیانی کە ڕاستە خۆ لە دەرەوە نیست، ئێمە لە وڵاتیان نە وەکو مەسەلەن ماڵەکان وە نە لە پرۆژەی گەورەشە سود لە وینتۆرباین وەرەگرین. بۆ سوودی لێ نابینی لەبەر ئەوەی ئەو دیزاینانی کە بۆ دەرەوە کراوە پرۆژە گەورەکان نابەست بۆ پرۆژە بچووکەکان بۆ ئەم وڵاتی ئێمە نابێت. من هاتوومە دوو گۆڕانکاری میکانیکیم کردووە بۆ ئەوەی کەوا ئەو پرۆژەی وینتۆرباینە بتوانین لە ماڵەکانی شاجێگیرکەین و گۆڕانکاریانە چی؟ یەکێک لەوانە باڵەکەی لە 3 باڵ و کردومەتە 5 باڵ و دایمێتەری باڵەکەشیم فراوانتر کردووە و دووەمیش من جەربۆکسم بۆ داناوە، واتا کاتێکەوە بڵین باڵەکان بە 3 فڕا سوڕێتەوە جەربۆکسەکەی کاتە 5 فڕا. ئەمەش دوو ئیسفادەی گەوری تایە. یەکەم ئێمە وزەیەکی کارەبای زیاتر و جێگێترمانە بێت، دووەمیش ئێمە ژاوەژاوی وینتۆرباینەکەمان لێ دوورەکەوێتەوە. ئێستا هیچێک لە ینی خاڵە سلبیەکانی وینتۆرباین ژاوەژاوە، واتە کاتێک کە تۆ بتوێ پرۆژێکی گەورەدانەبێت دوور لە ماڵەکان داینی بۆ لەبەروی ژاوەژاوێکی دێ ماڵەکانی ئاجێگا بەڵێ فڕی بانکەکان. ئیجا ئێمە من هاتم ئەمەم کرد، ئەمە چارەسەر کرد. دووەمیش کە دەستم پێدا بابەتی سۆلار پانێڵ، ئەمیش گۆڕانکاریەکەم تیا کرد. گۆڕانکاریەکە لە چیا بوو؟ خۆی ئەوانی کە لە دەرەوە دێن سۆلارەکان هەمووی پێیانەوتێت سنگل گلاس، واتە یەک گلاسێکی یەک ڕووی هەیە. بەس من هاتم کرمە دەبڵ گلاس، کە هاتم کرمە دەبڵ گلاس ئیفشنسیەکەی تۆزێک زیاتر بەرزەوە بوو. اینجا یعنی ئەوەی کە دوو ڕووی ئەوەی بە زمانە سادەکە پێڵێن تاقە شەمسیەوەی تیشکە خۆرەکە ڕاستە خۆ لێدا تۆ کردوتە دوودی و کردومەتە دوودی و چکە ئێمە خۆر پێم وابێ هەم بەیانیان وێواران ئاڕاستەکەی گۆڕێ لە کوردستان و خۆیەکی باشی چۆنە بڵین شوشەکە خۆی ئەوانی بازارێکە تەنها یەک ڕووە، بەزەوەی من خواریشەوە ڕووە لە بینیشە ڤاکیومێکم بۆ دروست کردو، بۆ شایەکەم بۆ دروست کردو بۆی ئەو تیشکەی کە دێت ڕاستەوە خۆ بتوانێت زۆرترین بڕی ئەو تیشکە هەڵبژێت. کە ئەمە ژوای کردووە وزەیەکی زیاترمان بەدەستخوان لە هەمووشی گرنگتر ئەوەی کە من ینی پرۆژەکەم لەسەر بنیانە ئەمەش نەبوو، تەنها شتێکی تر بوو. چی بوو؟ ئێمە 150 ئەو پارەی کە لە دەرەوە لە کڕینی سۆلارە بەکارهێنین ئێمە ئەتوانین
خۆمان دروستی بکەین جگە لەوەی هەزاران هەلیکار دروستەکەین لە هەمان کاتە کوالیتێکەشمان باشترە و 150 ئەو کولفەیەشی تێ ئەچێ کە ئێمە لە دەرەوە ئەیکڕین کەواتە ئێمە توانای ئەوەمان هەیە بۆ ئاندازیار و دکتۆر و هینەی کە لەم وڵاتەیە هەن ئێمە ئەتوانین پرۆژەیەکی گەورەی سۆلار و تۆربین دابنین وڵاتەکەمان لە بێکارەبایی نەجات دەین بە تایبەتی لەم هەنگاوەیە کە ئێمە تاقیکردنەوەمان لەسەر کرد و قەزا و ناحیەکان ئەتوانن بە تەواوەتی 100% پشت بە وزەی کارەبا و پشت بە وزەی با و خۆر وەربگرن. کەواتەم پرۆژەی تۆ بەکوێ گەیشتەوە ئایا تا ئێستا هیچ کەس هیچ لایەنێک هاوکار و پاڵپشتت بوون؟ ئەم پرۆژەی من هەتاکو ئیستا وەکو ئەوەی کە لەسەر شان من بووە تەواوم کردووە بەڵام وەکو ئاستی حکوومەت ئێمە ئەگەر سیرێک بکەین وڵاتە پێشکەوتەکان زانایکی وەکو تێسلا وەکو زانایکی وەکو ئەنیشتاین ئەمانە هەرچەنە زیرەک بوونە لە وڵاتەکەی خۆیان هیچیان پێ نەکراوە یان کە گرنگیان پێ نەدراوە ئەم کەسانە دەرنەکەوتون بەڵام کاتێک وڵاتێکی وەکو ئەمریکا هاتوو ئەمانەی هاوردووە و هەموو شتێکی خستۆتە بەردەست ئەم نەفەرانە هەتا دنیای ئەم نەفەرانە ئەمێن و ئێمە سوودیان لێوەرگی واتە چی واتە چۆن زانست شاراوی و ئێمە ئەبێ بچین بە دوایە هەموو مرۆڤێکیش ئەو ینی بیرۆکێکی شاراوی تایە بەڵام تۆ ئەبێ ژینگەیەکی لەباری بۆ فەرهەم بێنیت یعنی خۆی هەرچەنە زیرەک بێ هەرچەنە بەتوانە بێ وەکووتمان وەکو ئەنیشتین وەکو تێستا هەرچەنە بەتواناشن بەڵام ئەگەر تۆ ژینگەیەکی بۆ فەرهەم نهێنی ئەم کەسە ناتوانێت هیچ بکە یعنی من حتا ئێوارە بابێم ئەگەر پارەشم هەبێت ینی بتوانم معاملەکە بێنم لەرە سۆلار دروستکەم بەڵام حکوومەت نەیە ئەم کارەبای بخاتە سەر گراد بکاتە نیشتیمانی و لەگەڵەوە تێکەڵیکە ئێمە ناتوانین هیچ بکەین یعنی ئەم پرۆژەی ئێمە پێویستی بە حکوومەتە ئەگەر حکوومەت نەبێت هاوکاریتان کردو داوای پاڵپشتیتان کردوکەم پرۆژێتان گەورە و فراوان بکەن من وەکو داواکردن نەمکردو بەڵام بۆ نمونە ساڵی 2009 پێشانگە لە زانکۆی سڵاحەدین من پلەی یەکەم بەدەستێنە باشە خۆ کاتە خۆ تەبعاً حکومەت یعنی نازانێ ئەم پرۆژەی ئێمە و کاتە و پرۆژەمان هێنا و پرۆژەکمان بوون یەکەمی هێنا و مەسەلەن بۆ نمونە ئەمە بۆ خۆی وەکو داواکردنێک خۆ داواکردن چییە؟ وەڵام لە کۆتاییشا ینی ڕاستە خۆی کە تۆ پرۆژەکان لە ئاستی زانکۆکان یەکەم بێ دەبێ حکوومەتیش بچێ بۆ پرۆژە یەکەمەکانی زانکۆ بەسەر بەڵام دیسانیشەوە خراپ نییە حکوومەت ئەمە چەند جارێکە بێ داوای لێ بکەی ئەمە دنیاە گە جواب باتەوە مەسەڵ چۆن زانێت کە تۆسە پرۆژەیەکی وات هەیە و گرنگە و ئەمانە بەتاکیت خۆ وەکۆڵی من ئیستش وازم لەم پرۆژێ نهێناوە بەردەوامیشم لەگەڵێ و هەر کاتێک هەلێک بێ ینی بزانم هەلێک هەیە دەرفەتێک هەیە بە دڵنیاییەوە من ینی ئەی قۆزمەوە من لە زانکۆ دکتۆر ئیدریس حەمەخان لەوێ بوو ینی زۆر پاڵپشتی منێ کرد و چەندین جاریش داوای لە من کردکەوە ئەم پرۆژەیە ینی بکەینە نیشتیمانی بەڵام وتم دکتۆر ئەبێت تۆ بەلانی کە مۆ زەمانەتی ئەوم بیتی ئەمە لە خزمەتی خەڵکا بەکاربێنێ نەوەکو لایەنێک هەڵسێ ینی سوودە داهاتەکەی بەرێ و لە نیشتیمانی دەریکات حتاکو ئیستا ینی ئەو شتە نەبووە من لەگەڵ ئەوەشە ینی ئەم پرۆژەیە بە تەسەسول هاوردمەوەتە ینی بەرهەم ئەم پرۆژێم ینی پرۆژەی ترم پێ دروست کردووە کە ئەتوانین مەسەلەن ینی هەر بەم پرۆژەی ترم پێ ینی بەرهەم هێناوە ئەم پرۆژەیە تەنها فکری خۆتە یان کەسی دیکە هاوکارە ئەم پرۆژەیە فکری خۆمە و هیچ کەسێکی کە هاوکارم نەبووە تا ئێستش هەر بەتەنهای حتاکو ئێستش هەر بەتەنها حتاکو ئەو کاتی کەوا سۆلەرەکەم دروست کرد تەسەور کە دەبڵ گڵاسم ینی کە لە مێش خۆما دیزاین کرد و کردم یعنی نە لە یوتیوب نە لە دەرەوە لە هیچ شوێنە مەم نەکرد بوو دوای 4 مانگ سەرگەم ئیسپانیا زۆر بە زەخمی ئەم پرۆژەیەکە یعنی من بۆم دەرکەوت لەوەوە بە دڵنیایی و ئێمە خەڵکیمان هەیە ئەتوانین لە وڵاتانش چەندین پرۆژەمانەوە لە وڵاتانش پێشکەوتوتر بێت کەواتە کاک هاڕون ئێستا کە با بڵێن ئەو پرۆژە هەیە بە حەجمی گەورەیە حەجمی بچووک هەیە حەجمێک لە خۆت بۆ خۆت پرۆژەکەت لە هیچ شوێنێک تاقی کردوەوە بە ئەندازەیەکی بچکۆلان سوودت لێ وەرگرتووە بەتاکید بۆ ماڵی خۆم بەکارم هێناوە زۆر شتێکی سەرکەوتووە و لەگەڵ ئەوەشە کولفەیەکی یەکجار زۆر ئەگەڕێنێتەوە بۆ نمونە من لەگەڵ چیا بەراورد بۆ وەلیدەی ماڵان کە وەلیدەی ماڵان بۆ نمونە حسابم کردو ئەگەر 5 لتر بنزین نزیکەی بۆ نەتەوە بۆ 5-6 ساعت بەکاری بێنیت ئەم لەگەڵ ئەوەشە ئەم پرۆژەی خۆشم دانا ئەم پرۆژەی خۆم
هەموو یعنی ڕۆژانە 14 کاتژمێر بەکاریان هێنا ئەم پرۆژەی من بۆ نمونە هەموو تاقە شەمسیەکە وتمان تەنها $50 تێچوو ینی 6,000 ئەو کاتی تێچوو من پێش 3 ساڵمەوە پێش ئەنی ئەو کاتە ئەو پرۆژەم بەکارێنە تاقیم کردەوە یعنی تەسەور کە ئەم پرۆژەی یەکەم دەنگی نییە ژینگە پیس ناکە کارەبایکی ستەیبڵت هەیە واتە باشیشی بۆ مرۆڤ و بۆ ژینگەکەمانە بێت بەتەئکید اینجا تۆ لەوەش یعنی نەجاتە بێ تەمەنی ئامێرە کارەبایەکان کەم نابێتەوە چون بۆچی ئەم مۆلیدانی کەوا لە گەڕەکانان دانراون لەرەلەری کەمە هێردزەکەی کەمە کاتێک کە هێردزی کەمە تۆ ئەو ئامێرە کارەبانی ماڵەوەی خۆ ڕاستە خۆ نایسووتێنێ بەڵام بۆ منە ئەگەر ئامێرەکە کارەبایەکان تەمەنیان 10 ساڵ بێ ئەم دێ کاتە تەمەنی 5 ساڵ 3 ساڵ 4 ساڵ بەڵام کاتێک تۆ پرۆژێکی وا ئەەکەیتەوە ئەم پرۆژەی ستەیبڵە کارەباکەی بەرزونزم ناکە واتە تۆ ئەو ئامێرە کاربایە جگەل لەوەی با ئیسراحەت ئیش پێکە لە هەما کاتە تەمەنیشی زیاترەکات ینی من ئەوەی کە بۆ خۆم بەکارم هێناوە وەکوتم من هەموو ڕۆژێک بۆ نمونە بای بۆ نمونە 2000 بنزین کەم کردە سەر ئەو مۆلیدەی و بەکارمێنە من هەتا 4 ساعتم توانێت مۆلیدە ئیش پێ بکەم بەڵام من ئەو سۆلارە ئەو پرۆژەی وین تۆربان و سۆلارەکە 14 ساعت ئیشم پێ کرد لە هەمان کات لە شەو ڕۆژێکدا لە شەو ڕۆژەکە آخر مەسەن هەو کاتەوە تو کاربای تریشت هەیە مەسەلەن یان جارە تۆ بە ڕۆژە پێویست پێی نییە 14 ساعتیش ئیشم پێ کرد ئێستا شیشەکە هاتە ئیستەش ماوەمە و ئیسش بەکارێنە چەند ساڵە لە 2017 بەکارێنە ئایا ئەم پرۆژەی تۆ جێگرەوەی نەوتە بێت توانێت سەیریکەن پرۆژەی نەوت ئێمە ینی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو غەڵوس نرخەکەی لە دەستدا پێشوی کۆتایی پێبێ ئەوە وەکۆڵی ینی ڕوونە لە هەموو کەس نەوتیش بە هەماشەوە نرخەکەی لە دەستەدات پێش ئەوەی کۆتایی پێبێت ئیستا لە ئەوروپا ینی کێتی ئەوروپا قانون و یاسایەکی دەرکردو کە تا 2030 نابێت هیچ سیارەیەکی ئینجن گازۆلین ئینجن واتە بنزین و ئەمانێکەوە کۆڵی لای خۆمانە نابێت بمێنێت لە ئەوروپا نابێت بمێنێت هەمووی بێتە کارەبایی ونسێکە چەندی شەریکاتی زەخمیش دروست بوون لە بواری سیاری کارەبایی یەک لەوانە تێسلایە ینی کۆمپانیایکی تایبەت دروست کردووە تێسلا ناوی جێگا فاکتۆریە ساڵانە 500,000 پاتری بۆ ئەم کۆمپانیایی تێسلا کارین خۆیەتی بەرهەمێنەوەتە تێسلا ئەتوانێت کە 130 تەواو بووە ساڵانە تێسلا 500,000 ئۆتۆمبیلی کارەبایی کاتە بازارەوە جگە لەو نرخێکی گونجاوی هەیە و لە هەمان کاتە ئیفشنسیەکی بە قوتریش هەیە لە ئینجنەکە وەژنگەش پیس ناکە چکم ئێمە ئەگەر سێرکەین هەموو سیارێکی گازۆلین ئینجن پێویستی بە 6 دار بۆ 9 دار بەپێی حەجم مەشینەکەی بۆ ئەوەی یاسای یەکەمی فێرمۆداینامیک ئینەرژی بالانس هاوسەنگ کاتەوە واتە تۆ ئەڵێ چی یاسای یەکەمی فێرمۆداینامیک ئەڵێ کاتێک کە تۆ مەسەرەن وزەیەکی پیسەخەیتە هەواوە بە زمانێکی سادە تۆ ئەبێت لە هەما کاتە وزەیەکی پاکیش بخەیتە هەواوە بۆ ئەوەی ئەم دوانە بالانسکە ئیسە تۆ سەری کاتێک کە کۆرۆناکە هات کاتێک کە کۆرۆناکە هات هەم معاملەکان وەستاوتیان ژینگە و بەرگە هەوای زەوی ئەچێتەوە وردە بەرە و پاکبوونەوە و ئەها ئەواچێت بۆ لەبەرەوەی خۆی لە ئەسڵا خۆی گەورە وات زەوی دروست کردووە کە توانای خۆڕێخستنەوە و پاکردنەوەی هەیە بەڵام مرۆڤ ئەمنە یعنی بە ملیۆنان تەن CO2 گۆگرد ئەمانە ئەکاتە بەرگە هەواوە کە بەرگە هەوای زەوی فرای ئەمە ناکەوێت اینجا خۆشتان زانیسە نەوت لە دووشتا زۆر بەکارێنە لە بواری سیارەیە ینی ئۆتۆمبیل لە بواری گواستنەوەیە ئیستا لە بواری سیارەیە ئیشێکی زۆری بۆ کرێت کە وردە کەم بێتەوە باشە ئەگەر بۆ نمونە 150 ئەگەر لە بواری سیارە و ئۆتۆمبیل و شتای بەکارێت باشە نەوت چۆن نرخەکەی خۆی لە دەست نادا بەدڵنیایەوە لە دەستێدا وانی ئیسە بۆ هەر ئەو کۆمپانیای کە تێسلا جێگا فاکتۆری کە بۆ پاتری دروستی کردووە کارەباکەی لە کوێ وەرگردووە کارەباکەی لە تاقە شەمسی وەرگردووە 20 جیگاوات پانێڵی داناوە لە باتی ئەوەی کەوا مۆلیدێ بەکاربێنێ ئەوەی بەکاربێنێت وزەکە لە خۆر و بەرهەمێنێ اینجا ئێمە شتێ تریشمانانی بیر نەچێ هەر لەگەڵەوەیە ئێمە کاتێک کەوا قەزا و ناحیەکان ینی ئەبەستینەوە بە پرۆژەی سۆلار و وینتۆرباینەوە ئێمە مۆلیدە ئەهلەکانمان ناوێ و لە هەمان کاتە ئەو مەحەڵتانێک کە ئیسان ئەتوانن کاربای شارەکان بە 24 کاتژمێری پڕەوەکەن ئێمە کە مۆلیدەمان نەمێنێ یەکسانە بەچی یەکسانە بۆی هەزاران تەن CO2 گۆگرد لە ژینگە ینی نەنێری بۆ ژینگاوە
يعني ئێمە ینی وزەکە ینی ژینگەکەمان پاکە بێتەوە من بارانبارینەکەشمان ترشێتی کەمە بێتەوە کوشت و کاڵەکەشمان بەقوترێت. وڵام من فکرێکم بۆ هاوبوت بە پیاعقلی تیجاری هەبوو فکرێ بۆیە تۆ مادام لەگەڵ حکومت لەگەڵ ڕێک نەکەوت لەگەڵ مۆلی داهلیەکان ڕێکەوە بڵێ کاکە کارەباکەتان بۆ دابینەکەم من چۆن کە حکومت کارەبای خۆی دەیەوەش کارەبا بدەن لێشتان هەرزانتر لەکەوێ و ئەوانیش بێ ئیش نابن یعنی هەموو خاون مۆلی دەیەک بێ هاوکاری تۆ بێ لە شوێنێک وەکوڵی وتم ئەم پرۆژانە کە پرۆژێکی نیشتیمانی و ئەگەر حکومت یارمەتی نەدا بە هیچ شێوازێک تۆ ناتوانانی نشونماکەی. کەواتە تۆ پێشنیازت چیە بۆ حکومت؟ وەڵای حکومت پێشنیازم چیە بۆ حکومت؟ حکومت کاکە من ئامادەم وەکو خۆم پرۆژەکە دەمە حکومت بەداتا ئەگەر پرۆژەکە دوو ڕۆژە سەرکەوتو نەبوو زەرری کرد من ئامادەم زەرەکەی بۆ بژێرم ئەگەر سەرکەوتوش بوو من یەک پەنجایم ناوێت باوەکو کارمەندێکی ئاسایی بوارەکان بەکارێت ئەم پرۆژێ بۆ هەموو بارەکان بەکاردێت چۆن بەکاردێت بۆ نمونە خۆی ئەوەی کە زۆر پێویست بێت کارەبای ماڵان ئەمە ینی کارەبای ماڵان زۆر پێویستمانە و زایدەن کارگەکان کە تۆ پرۆژەکەت کردە بواری نیشتیمانی و ئەو کاتە تۆ بۆ 930 کارەبای یان نیشتیمانی پێدەبرەکەی ئەو کاتە هەم کارگەکان بەکارێنێن هەم ماڵانیش بەکارێنێن اینجا تۆ جگەلەوە وەکو وتمان پیسبوونی ژینگە گێڕانەوەی هەلێکی کاری زۆر جگەلەوە مەسەلەن کۆست ئەو کۆستێکەوە تۆ ساڵانە ئەیدەیتە ئەم هەموو کەرتە تایبەتە بۆ بەرهێنانی کارەبا تۆ ئەوەت لێ ئەگەڕێتەوە. کەواتە کاکارون بە لە تەکیەی جەباری دانیشی تەکیەی کاکەمەت تەکیەی کاکەمە لە تەکیەی جەباری کامەیانە تەکیەی جەباریەوەی لای مەقانە تەکیەی کاکەمە ناوچەیەکی وازانم تۆزێک گەورەشە بەراوردوێستە تۆزێ فراوان بۆ نمونە ئەگەر بەڕێزت بتەوێ کارەبای تەواوی تەکیەی کاکەمەند دابین بکەیت کە چەند هەزار ماڵێک زۆرترە ئامارێکی دەقیقم لانیە بەڵام زۆرە کەواتە پێویستە چەند با بڵێن ئەم تابلێتانی کەوا وزەی خۆر وەردەگرن تاقە شانسیەکە وەردەگرن چەندێک پێویستە بێ ینی ئەو چەندێک ئەتوانێت زەڕور بێت و هەروەها ئەگەر سوود لە باوەڕ بگری پێویست بە چەند پانکە هەیە بۆی دایبنەی چەند پەروانە بەست بابەتەکە ئەمە ینی ئەوەندە زۆر ئەبێت کە مەسەڵەن شوێنی نەبێتەوە یاخود واش نییە کرێت بە مەسەڵەن چەند کیلۆمەتر مەڕەبعەیەک پرۆژەکە دا بمەزرێنی و گوزەکەی لێوەرگری خۆی وەکۆڵی ئێمە ئەتوانین بە دوو شێواز گرنگی بەم پرۆژێ بدەین ئەم پرۆژێ یەکەم ئەوەیە لە هەردوو بارەکە حکومەت دەتوانێت دینار نەدا و پرۆژەکەش سەرکەوتووکە چۆن یەکەم ینی لە ڕووی کۆمپانیای دەرەکی هەن دێن پرۆژەکەت بۆ دانەوی تۆربانیا سۆلەرە بۆ دانێن بۆ 5 ساڵ داهاتەکە بۆ خۆیانە دوای 5 ساڵ پرۆژەکە تەسلیم بە حکومەتەکەنەوە بۆ نمونە ئەگەر ئێمە یەکێکی وا دانین خۆمان بۆ منە داینین ئێمە پێویستیمان تەنها بە دوو تاوەری تۆربانی نەبێت وەزایدەن بەپێی ئەو خواستەی کەوا لە شارۆچکەی تەکیایە چەندێک کارەبا بەرهەمێنێت ئێمە پێی ئەوە پانێڵ دانین یعنی ئێستا من ناتوانم بڵێم بزەبەت ئەو نە ئاخر پانێڵێک چەندێک وزەی لێ دەرەچێت بە پێی تەجروبەی خۆت پانێڵێک چەند عادەتەن ئەوەی کەوا لە پرۆژەی گەورەیە بەکار بێت 300 واتە هەر پانێڵێک 300 واتە پانێڵێک لە 1 مەتر مڕەبع ئێمە ئەتوانین 100 وات وزەی خۆر بەدەستخین لە هەر مەترێکی مڕەبع 100 وات وەکی ئەم 100 واتە بەپێی کا دەتوانی بەکاری بێنی یاخۆت بەپێی وزە ینی مەستوێت لە ساعتێک کاکرێم 100 واتە بەکاربێنی یاخود لە 24 ساعتە خۆتە ئەم 100 واتە چۆنە ئەم 100 واتە وەکۆڵی کاتێکەوە خۆر لە ساعت 8 ئەکتیڤە بێ بڵین لە ساعت 7 ئەکتیڤە بێ لە هاوینانە ئیتر تۆ وردەوەدە هەتاکو و خۆرەکە بە ئەستونی لێدات تۆ وزەیەکی زیاتر بەرهەمەهێنیت و ئەتوانی لە هەمان کاتە ڕاستەخۆ بەکاری بێنیت. لە وەرزی زستاناتی جاری وایە وەرزستان باشتریشە خۆرمان هەر نییە ئەی تۆ وین تۆرباینت هەیە کاتێک کە هەفتەیەک خۆر نییە هەور هەبێ با هەیە وایەن وانە کاتە پێویستی بە تشکی خۆر و با هەیە سەیریکە ئەگەر لە ئاسی نیشتیمانیە بەکار بهێنرێت ئەگەر هەفتەیەکیش نەبێت کارەبانە بێت خۆ تۆ شتی ترت هەیە جێگرەوە وایەن وانە جێگرەوەت هەیە هەچەند لە کوردستان ڕەشەبا و خۆرەتاوەکە لەکە دوو کاتی جیاواز هەمیشە هەن یا خۆر هەیە ڕەشەبا خۆم تەجروبەم کردو هەن باوەڕکە یعنی ئەو کاتە ئەو پرۆژەی خۆم تێستە کرد ئەو کاتی خۆر نەبووە 100% با هەبوو
ینی هیچ بەس تێکەڵەکرێتەوە لە ڕووی ئەندازیاری کارەبایی و مەسەن وزەی هەردووکیان لەسەری یەک کۆنتترۆلەرێک هەردووکیان بۆ منات هەر خۆشم یەک کۆنتترۆلێکم بەدانا و پانێڵەکە و لەگەڵ تۆربانەکە هەردووکیان وارەکان دێن سەر یەک کۆنتترۆلەکەش ئیداتە پاتریەکە و ئیداتە کارەبای ماڵان یعنی پێوتێ هایبرێت وەک چۆن ئیسە سیاری هایبرێت هێڵێ ئینجنیشە و کارەبایشە هەردووشی وزەی میکانێکی بەرهەم بۆ هێنێ بۆ جوڵی ئۆتۆمبیلەکە ئەمیش هەر وایە پێشتر ئاماژەت بەوە کرد کە لەگەڵ ئەم پرۆژەیە پرۆژەی دیکەت هەیە کاتە بزانین پرۆژەی داهاتوو چییە پرۆژەی داهاتووم چییە وە کۆڵی کە ئێمە لە حکومەت بێ ئومێد بووینە خۆ ناشکە هەربوەستی من پاسکیلێکی کارەبایم دروست کردو ئێستا 1600 کیلومتر تێستم کردووە پاسکیلەکە هەمان کات پاسکیلێکی کلاسیکە و پایدەر ئەڕۆی لە هەمان کاتیشە وەکو ماتۆڕێکی بێدەنگ کە بۆی ئەشێلێ بێتە کارەبایی و ئەڕوە تا خێرایی 70 ڕوە تەبعەوەی کە من دروست کردو ئەتوانم بیگەمە خێرایی بگەمە 150 بەڵام پاسکیل لە 70 زیاتر خەریکە بە خۆی تیارا لە فڕێ بەڵام یعنی بۆ جادەکانی کوردستانەکەویتە چاڵێک یەکسەر ئیترەوە دوایی ئەبێت لە خەستەخانە خۆت ببینیتەوە ینی ئەوەی کە من ئیسە و پاسکیلێ کردومە 1600 کیلومتر تێستم کردووە 100% سەرکەوتووە ئەمەیان چۆنە ئەمەیان چۆنە ئەمیش هەر ینی ئەم ناڵە پرۆژەکان هەر پەیوەندی بەیەکەوە ئەمیش هەر دۆستی ژینکە دەنگی نییە و ژینگە پیس ناکە مەبەستمێ چۆن ئەم پرۆژەیە دروست کردووە شێوازی دروستکردنی ئەم پاسکیلە چۆنە ئەم پاسکیلە چۆنە پاسکیلەکە خۆم هەر هین مناڵی خۆم و پاسکیلە کوالەتی بەرز هەر ماومە 10 ساڵە هەمە هەر ڕێک ئەم پاسکیلەم هاوردووە بڵین ئیزافاتت بۆ کرد ئیزافاتێکم بۆ کردووە مۆتۆڕێکم پێوە کردووە وەزایدەن کۆنتترۆلەر و پاتریەک هەر کاتێک بمەوێ وەکو ڕازە لێ ئەخڕم و هەر کاتێکش بێتاقەت بم بۆ یەشێل وزەکە لە کاتی لێخڕنی ڕازەکە وەردەگرێ ئەتوانی وای لێ بکەی بەس من ئەوم بۆ دانەناوە بۆ کاتێک کە تۆ وزەکە لە کاتی لێخڕینی پاسکیلەکە بەدەست بهێنی ئەو کاتێکەوە پاسکیلەکە وەکو ڕاضە بەکارێنی قورسە بێ بۆیە من ئەوم بۆ داناوە بۆ لەبەری پێویستیشی نییە تو ئەم پاسکیلە کە چارجەکەیتەوە تا 30 بۆ 40 کیلومتر ڕوا ئەوەی من بەڵام تۆ ئەگەر بۆنە پاسکیلێکی بۆنە وەکو ماتۆر بتێ بەکاری بێنی ئەو کاتە تا 100 کیلومتر شەڕۆ یعنی توانی تۆ هاتوچوی ناوە شارەکانی پێ بکەی ئەو کاتە تۆ ینی تۆ ینی ئێستا ئێمە کێشەی ئەم ماتۆر سکیلان چێ لەگەڵمانە تەنها دەنگەکەیە ئی وایە ئەجۆزەکەی مەسەلەن ئەدڕێنێ ئی وایە مەسەلەن هەر بە قەستی لە ئیتر تۆ ئەم ماتۆڕە بڵێ ئەم پاسکیلە کارەبایە هەرچەنە خۆی بکوژێ بە ینی بۆی بشێلێ هەرچی بە دەنگی نایە تو هەر نازانی من چەندجار لە تەنیش خەڵکەوەڕم نازانم پاسکیلم پێیان چکن دەنگینی هەر خۆت جۆ لە دەنگینێ هیچ دەنگی سفرە خۆت کە لەسەری لێ خۆی دەنگی نییە بەس دەنگ تایەکەی دێکاداتە زەویەکەیە هەتاگە تۆزێک دەنگی ژێ هێشتا گرفت دروست ناکە ینی تۆزێک ڤڕەیەکی کەمی شێوێت ئاسایی ژوێت ینی قەزم لە چییە خۆی ئێستا ئەمەی کە من بەکارمێناوە جۆری بڕژ لە زماتۆرە سیاری کارەبا دروستەکرێت هەر بڕژ لە زماتۆرە ینی ئێستا تەکنەلۆژی بڕژ لە زماتۆر گەشتۆتە ئەوەی کە تەنگی بە سیارەی ئینجن هەڵچنیوە کەواتە کە کارون ینی ئێستا وای لێ هاتووە پرۆژەکانە بێ بێگومان ئەگەر حکوومەت بیکات وەزیری کارەبا ناوی چیە من وەزیرەکانی حکوومەت هێنم زۆر ناناسم ناوی وەزیری کارەبا زانی تۆ تۆ ناوی وەزیری کارەباش نازانی تۆ یەک لێشی لێ بکەینایە بەدەمتەوە ئاخر من باش شتێکت پێ بڵێم من چەندین هاوڕێم هەیە و ینی چەندین کەسی تریشە بینی ینی هەر ینی دوور نەڕۆی من 3 ساڵ لە زانکۆی سەلاحەدین بوو مامۆستاکان مەسەلەن بۆ منە ناس ساڵی یەکەم لە کوێوی بۆ 3 ساڵی یەکەم لە زاخۆ بوو باش کەواتە ینی داوا لە لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر لایەنی وەزیری کارەبا بەدەم پرۆژەکەی کاگهارونەوە بێت بەڕاستی کۆمەڵێک بابەت هەیە نیشتیمانین گرنگن ژینگە پارێزین کولفەیان کەمترە و کۆمەڵێک لەو بازرگان و وەرهێنانەش یعنی بۆ خراپە لە هەرێمی کوردستان پاسکیلێک بەرهەم بهێنرێت لە باتیەوەی لە دەرەوە بهێنرێت پاسکیلە وەکوی تەواو نەکرد پاسکیلەکەی من ئێستا ئەبدەیتێترم پێدا بۆ سیاری کارەبایی یعنی من لەگەڵ چەندین کۆمپانیای سینی قسم کردووە ڕێکەوتومە لەگەڵانە کە ئەها وەبزانمە خۆشتان بینیتانە ئەم سیارە کارەبانەیە کە ماوەی زۆر لە پێیجەکان دای بۆکار سیاری سینیە بە 4 ڕقە و بە 9 ڕقە و ئەمەوە ئەو خۆی لە ئەسڵە ئەو بابەتانە هەمووی دوور بوون لە ڕاستیەوە بەڵام ئەوەی کە من دیزاینم بۆ کردووە بەپێی ئەو ینی تاقیکردوانی کە پێشتر کردم بوون کاتێک کە سۆلەرم کردوتم ئەگەر 100 وات بەرهەم بێنێت ئەو لەوحەی دروست بوون 100 وات بەرهەم بێنێت پرۆژەکەی من 100 لەسەر سەرکەوتووە بەڵام کاتێک کە تێستم کردم 150 وات بەرهەمێنێت کاتێ پاسکیلەکەم کرد وتم ئەگەر ئەم پاسکیلە تا 1000 کیلومتر بڕوا تێستی پێ بکەم وەزائیدەن
خێرایی بچێتە 30 هەتا خێرا 30 کیلومتر لە سعاتێکە کەواتە پرۆژەکەی من سەرکەوتو بەڵامی پاسیلەکە خێرایی 50 بۆ 60 بۆ 70 ڕوانانێکات سەرکەوتوتر بوو لەوەی چاوەڕێتر بوو لەوەی کە خۆم دیزاینم کردووە پس سیارەکەش 100% سەرکەوتووە و هیچ هینێکیتیانی ینی هیچ ئەگەرێکیتیانە بەس ئەوەیە تۆ بەی لایەنە عیلمێک چوون ئێمە ئەندازیار پێشەوەی پرۆژەکە بکەین ئەمێمە سیمولیشنی تەواوی بۆ بکەین بۆ لەبەرەوەی تۆ ناکرێت تۆ هەزارها دۆلار سەرف بکەیت و بۆ ئەوەی اینجا ئەنجامێکە بۆ دەستکەوێت ئەبێ ئێمە ئەنجامەکە بەدەستە هێنین سیمولیشن تەواوەکەین هۆکارەکان نەگرینە بەر دواتر ئێمە ئیش لەسەر پرۆژەکە ینی من ئەو سیارەی کە وەکۆڵی دیزانە بووە قەبارێکی بچووکی هەیە کولفەیەک ینی هەموو کەسێک ئەتوانێت بیکڕێت بە فەقیر و بە دەوڵەمەند و هەموو کەسێک ئەتوانێت بکڕێت دووەم ئیزدیحامێکی زۆر لەسەر جادەکان کەمەکاتەوە سێەم ئەویش توانە ینی هاتوچۆی نێوان شارەکانی بێت تەنها بۆ ئەو تەنها بۆ ناو شار یان بۆ ناو ناحیەکان ئەم دیزانێکێ بەڵام ئەگەر ئێمە حکومەت پشگیریمان بکە و ڕێگەمان بۆ ئاسان بکە بە دڵنیایی و ئێمە ئیسەما کردووە پاش 2 ساڵتر 5 ساڵتر 15 ساڵتر ئەتوانین بیکەین هیچی فەرقتر نەبێت لەوەیکەوە لەسەر وڵاتان دروست لەوە گونجاوتر ینی زۆر جارێسا بۆ منە پاسە گەورەکانی ناو شار هەیە کە ڕۆژانە دەسوڕێنەوە و وزەیەکی زۆر سەرفەکەن مەسەن هەر سەقفەکەیان بکەیت بە و تیشکی خۆرە هەم دەنگێکی کەمتر هەم بۆ سایەخەکە ئەوە ئەتوانی بۆ ئەوە بەکاری بێنی تەبریت لە باتی ئەوەی کەوا تۆ سیارەکە بە تەبریت ئیش پێی بنزین سەرفکە و دووبارە و ژیگەی پێ بیسکەیتەوە ئەتوانی ئەو سەقفە لەوە بەکاربێنی تەبریتەکەی ئیش پێ بکەیت و لە باتەوەی بنزین سەرفکەیت و ژیگەی پێپیسکەی هەم کولفێک بۆ خۆت ئەگەڕێتەوە بۆ سیارەکە بۆ خاوەنەکەی وەلاما کاتە مەسروفاتشی ناوێت. زۆر باشە کاگانوگیان دەرفەتمان هیچ نەما زۆر زیاتر لەوەی کە پێویست بوو بەڕاستی زیاتریش پێمانەوەی قسەت لەگەڵ بکەین بەڵام ئیتر کاتەکەی ئەمەشکەمە هیوادارین ئەم بەرنامەیە ببێتە وێزگەیەک چاوانەی بەوە بەرهێنن یاخۆ دایانەوە لە بواری لەو پیشسازی ئیشکان بەدەمتەوە بێن و بەڕێزان لە حکوومەتی هەرێمیش بۆ وەزیری وزە و کارەبای هەرێم بتوانێت سوود لە زمون و تەجروبەکانی بەڕێزت وەربگرێت سەرکەوتوبی بەسخۆشیمان بۆ بەڕێز بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام بن. عزیزان دووبارە سڵاوتان لێبێت هاوکارمان وشار محەممەد لە قەزای دەربەنی خان چۆتە ناو پێشانگایەک و ڤیدیۆکی بۆ ئامادەکردین کە کۆمەڵی گەنج لە پێشانگایەکی وێنە کێشان و تابلۆ لەوەیە بینەری و ڤیدیۆی وشار دەبێت. ناوم ڕێناسە من و بسمە شێوەکاریکەی هاوڕێم بەژاریمان لەم پێشەنگایە کردووە. وێنەکانم زیاتر مۆرکی کورداواریان پێوە دیارە هەوڵمیەوە مۆرکی کورداواری بە وێنەکانمەوە بێ وەک لە وێنانە ئەیبینی. ئەم وێنەیەم تابیر لە پیاوێکی ماندوو ئەکا کە شەقامەکانمان بۆ پاکاتەوە. ئێمە هەر کەسێکمان بم دیمانە هەر ئەم دیمانەش بێت تەسیری ئەومان لێ بکە کاریش نەبێ ژینگەکەی خۆمان پیس نەگەین چونکە کەسێکی ئاوم شێوەیە هیراکە بێت و پاشماوەی ئێمە کۆکاتەوە. هیوادارم لە ڕاگەیاندنەکان لە وەزارەتی ڕۆشنبیری و لە لایەنی مەهەنی بە ئیشەکەوە برەوی زیاتر بەم گەنجانە بدرێت هاوکاریان بکرێت هەم لە ڕووی مادیەوە و هەم لە ڕووی معنەویەوە و ڕێزلێنانی تایبەت بۆم گەنجانە بکرێت چونکە ئەمە بەرهەمی ماندووبوونی خۆیانە. ئەمە بە ئەو بەرهەمەیە کە بەڕاستی دوور لەو بنەمای کە هەمیشە ئەوترێ ئەگەر زانستی نەبێ ئیش ناکرێ بەڵام دەبینین زانستیش نییە و ئەو ئیشە جوانش کراوە.
خۆشەویست دەچینە بەڕگەی پەیامنێرانمان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی سەر لەم شار و شارچەکانی هەرێمی کوردستان سەرداش دەچینە چەمچەماڵ و پەیامنێرمان جەلال جەباریمان لەگەڵتا دەبێت. جەلال سڵاو دلێ بێوم کاتت باش، گرنگترین زانیاریەکانی ئەمڕۆی چەمچەماڵ چییە؟ فەرموو بۆمان بخەیتە ڕوو. بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. دیارە لە درێژەی هەڵمەتەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەمەبەستی کارئاسانی بۆ هاوڵاتیان بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ پەیجی فەرمی خۆیان لە دوو بانگەوازە داوا لە هاوڵاتیانەکە لە سەرەتایم هەفتەیەوە واتە لەگەڵ دەستپێکی دەواما کە سبەینەیەەکە ئەتوانن بەمەبەستی وەرگرتنی ڤاکسینی دژە کۆرۆنا ناوی خۆیان تۆمار بکەن کە دیارە لە سەنتەری قەزاکە دوو بنکەی دیاری کردووە و لە ناحیەی شۆڕش بنکەیە و لە ناحیەی تەچێ بنکەیە. من ئەمەوێ بۆ ئاگداری هاوڵاتیان ئاماژە بە ناوی بنکەکانیش بکەم. دیارە لە سەنتەری قەزای چەمچەماڵۆک ئاماژەم پێکردوو بنکەیە مەڵبەندی خۆپاراستنی تەندروستی چەمچەماڵ دیارە ئەم بنکەی تایبەت کراوە بە فەرمانبەران و مامۆستایان واتە ئەو کەسانی کە موچەخۆری فەرمی حکوومەتن ئەم بنکەی تایبەت کراوە بۆ ئەوان و لە سبەینەوە ئەتوانن بچن ناوی خۆیان تۆمار بکەن و ژمارە تەلەفۆنیان لێوەردەگیرێ و لە ڕێگەی کورتەنامەوە دواتر ئاگدارەکرێنەوە بۆ ئەوەی سەردانی بنکەکە بکەن بۆ وەرگرتنی ڤایرۆسی کۆرۆنا. و هەر لە سەنتەری قەزای چەمچەماڵ دیارە مەڵبەندی تەندروستی سەرەکی چەرموو کاکەوێتە ناو بازاری قەزای چەمچەماڵەوە. ئەم مەڵبەندەش دیارە تایبەت کراوە بە هاوڵاتیان ئەوانیش دەتوانن لە سبەینەوە بچن ناوی خۆیان تۆمار بکەن. و لە ناحیەی شۆڕش مەڵبەندی تەندروستی شەهید سەید جەوهەر بڵین ئامادە کراوە بۆ هاوڵاتیانی ناحیەی شۆڕش ئەتوانن سەردانی مەڵبەندی خۆپاراستنی تەندروستی شەهید سەید جەوهەر بکەن و لە ناحیەی تەچێ مەڵبەندی خۆپاراستنی سەرەکی تەچێ هاوڵاتیانی ناحیەی تەچێش ئەتوانن سەردانی ئەو مەڵبەندە بکەن بە مەبەستی ناونووسین و دواتر وەرگرتنی ڤاکسینی دژە کۆرۆنا. و سەبارەت بە ئامارەکانی کۆرۆنا ئەوەی من ئەمڕۆ قسەم کرد لەگەڵ کۆسرە جومعە بەڕێوەبەری مەڵبەندی ئاسوودا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئاماژەی بۆ کرد لە ئێستاە تاکو ئەمڕۆ تاکو ئەم ساتی قسەیتیاکەم 17 توشبووی کۆرۆنا لە مەڵبەندەکەیان بوونی هەیە. دیارە ڕێژەکە بەراورد بە چەند ڕۆژێک پێش ئێستا بەداخەوە زیادی کردووە بەڵام باسی لەوە کرد ماوەی چەند ڕۆژێکە ڕێژەکە تەواو وەستاوە بەڵام ئەو 17 نەخۆشەی کە لە مەڵبەندەکە داخل کراون دیارە باری تەندروستیان بەداخەوە ناجێگیرە و بەردەوام پێویستیان بە ئۆکسجینە. و داوایشی لە هاوڵاتیان کرد کە ڕێکارەکانی خۆپارێزی تونتر بکەنەوە بۆ ئەوەی خوا نەخواستە لە ڤایرۆسەکە و لە سەر جەمپەتاکانی تر بە دوور بن. و سەبارەت دیارە بە ڕەوشی کەشوهەوا ئەم ساتەی قسەیتیاکەم لە ئێستاە پلەی گەرمی 40 پلەیە 40 بە 24 و دیارە تا کۆتایی ئەم هەفتەیە پلەکانی گەرما لە سنووری قەزای چەمچەماڵ لە نێوان 40 42 بۆ 43 پلەدا دەبن و تا ڕادەیەک جێبیر دەبن. دیارە ئەمیش پێشبینیە یعنی ئەشێ گۆڕانکاری تا بکرێ. ئەمە تەواوی زانێرەکان و لای من ئەگەر پرسیارێکی تایبەتان نەبێ من ئەگەڕێمەوە لایەوە. جەلال یعنی ئەو بابەتانەی باست کرد دەربارەی وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا یاخود کۆڤید-19 و ڤاکسینە ینی شێوەیەکی باشە کە موکورتی نییە بۆ بنکانەی کرانەوە بۆ ئاستی دەڤەری گەرمیان و چەمچەماڵ یانی ئەو سنوورە ینی ڕێژەیەکی باشە خەڵک دەتوانێت بە بێەوەی قەرەباڵقێکی زۆر دروست بێ بچێ وەربگرێت. بەڵێ کاکشوان دیارە خۆی ئەبوو وتەبێژی تەندروستی چەمچەماڵ بۆ ئەم ڕاستەوخۆیە میوانی من بێ بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئیلتیزاماتێکی بۆ دروست بوو ئێستا لە دەرەوەی شارە و نەیتوانی ئامادە بێ و باسی لەوە کرد ئەوان تەواو ئامادەکاریان کردووە و هاوڵاتیان کە سەردانی ئەو بنکانە ئەکەن کە بۆیان دیاری کراوەک ئاماژەم پێکرد بنکەیشان تایبەتە بە فەرمانبەران دیارە تەواوی ڤاکسینەکان ئامادەیە و چەند هاوڵاتی سەردان کە ئەتوانن ڤاکسینەکان وەرگرن. یەک بابەتی تر کاکشوان ئەگەر یەخولەچێک کاتم بنێ زۆر مەبەستمە باسی لێ بکەم. دیارە لەگەڵ نسی بوونەوە لە هەڵبژاردنەکان لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارە کە ڕۆژی دەیدە بۆی دیاری کراوە دەیدەی ئەم ساڵواتا کەمتر لە دوو مانگی ماوە لە ئێستاە چ لە سەنتەری قەزای چەمچەماڵ چ لە دەرەوەی قەزاکە پرۆژە خزمەتگوزارەکان دەستیان پێکردوەوە دیارە لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە کە ئەویش بریتە لە قیرکردنی ڕێگای نێوان قەزای چەمچەماڵ و ناحیەی قەرەهەنجیر بە درێژی 3 کیلۆمەتر
و دابینکردنی زەویەک بۆ دروستکردنی نەخۆشخانەیەکی ڕاوێژکاری فێرکاری لە ناحیەی شۆڕش ئەمە لە کاتێکدا ئەمێ ئاماژە پێ بکەم لە 12 ئەیلولی ساڵی 2013 لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکان بەردی بناغەیەکی نەخۆشخانەیەکی سەد تەختی لەلایەن وەزیری ئەو کاتی تەندروستی دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید دەودانرا بەڵام دوای نزیکەی 9 ساڵ لە دانانی بەردی بناغەکە تا ئێستا نەکرد نەخۆشخانەیەک بوونینە بەڵکو بەردی بناغەکەیشی بوونی نەماوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان جەلال جەباری سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە تەوەری دووەممان کە تەوەرێکی تەندروستی و باس لە غودەی دەرەقی و لێکەوتەکانی دەکەین. بزانین غودە چییە و جۆرەکانی چین و ئایا نیشانەکانی لەسەر تاکێک چیە و چۆن بزانین کە ئەم کەسە غودەی هەیە. بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە و زانیاری زیاتر لەسەر غودەی دەرەقی میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن کوردە ڕاوێژکاری گشتی نەشتەرگەری و هەروەها پرۆفیسۆری تایبەتی نەخۆشیەکانی غودە و ئەمەم. کاکتۆر زۆر بەخێر بێت. کاکتۆر بەخێر بێن. زۆر سپاسەکەم سپاس بۆ بانگێشتکردنی من بۆ ئەم بەرنامەیە گەورەتکردن دکتۆر خێر بێت. سەرەتا پرسم زانم غودە چییە و ئەکەوێتە کوێوەی جەستەی مرۆڤ. سەرەتا بە ناوی خۆی گەورە غودەی دەرەقی یەکێکە لە غودە دەتوانی بڵێن لە چۆرە گەڵاندەکان کە لە بەشی خوارەوەی مەلایە عینەن پەپولە وایە دوو لای هەیە وەکو باڵەکانی پەپولە و ناوەڕاستیشی بەیەکەوە بەسراوە بە پارچەیەک. ئەم غودەیە لە مناڵک کە لە سەرەتای لەسکی دایکایەتی نییە وجودی نییە دوایی دروست دەبێ لەبەرەوە زۆر گرنگە ئەو خانمانەی کە دووگیان و غودەیان هەیە سەردانی پزیشک بکەن بۆ ڕێخستنی کارەکات. سەرەتای 3-4 مانگی یەکەم احتیمادی مناڵەکە لەسەر ئەو غودەی دایکەتی. ئەگەر ئافرەتێک دووگیان بێت ئەم غودەی هەبێت سەردانی پزیشک بکات ئەتوانێت لە کاتی حملەکەی چارەسەر وەربگرێت. بەڵێ بە تاکی دەتوانێت سکوزا بکە شیریش با بە مناڵ بەڵام بەبێ حەبەکان زیاکە بە پێی پێویستی و قۆناغی سکەکەی دوایی یینە سەر بابەتە کەواتە غودە لە بەشی خوارەوەی ملایە دوو بەشە بەیەکەوە بسراوە. ئەوەی زۆر گرنگە ئەگەر هاتوو بە غرام حسابیکەی لە دڵ زیاتر خوێنی بۆچێ یعنی ئەندامێکی زۆر چالاکە لە ناو لەشە کەم ئەندام هەیە بە ڕێژەی خوێنی بقن غودەی دەرەقی بۆ بچێ. ئەم غودەی دەرەقەیە هۆرمۆن دروست دەکات چەندانەیە دروست دەکات ئەوەی کە زۆر گرنگە هۆرمۆنی تایرۆکسینی پێڵێن ئەوی جۆرا و جۆری هەیە. ئەلموهێم ئەم غودەیە کارەکاتە سەر هەموو خانەکانی لەش لە هەموو ئەندامەکانی لەشە. چی تهدید دەکات بۆی ڕێخەری وزە بەکارهێنانە چەند وزە بەکارێنی لەو کاتا لەو ڕۆژە ئەم تهدیدەکە چەند بەکاربێنی چەند ئۆکسیجین سەرفەکەی بۆ دەرەنانی وزە ئەم تهدیدەکە پرۆتینات و ئەنزیماتی ناو خانەکان بۆی ئەمەوە ڕێگەخرێت کەواتە کاری هەیە لەسەر گەشەی مناڵ لەسەر مێشکی مناڵ لە گەورەشە کاری هەیە لەسەر هەموو ئەندامەکانی لە چالاکییان یا سستیان بەپێی کارەکەی زۆر بێ یا کەم بێت لەبەرەوە غودەیەکی زۆر گرنگە بۆی ژیانێکی تەندروست بەریتە سەر. زۆر باش کەواتە چەند جۆر غودەمان هەیە وەک بەڕێز داماژت پێ کرد کە هەمانە سیستە هەشمانە چالاک. غودە بە شێوەیەکی گشتی کە گەورە ئەبێ بە لاتینی پێڵێن گواتەر بە کوردیش زۆر شوێنەر پێڵێ گواتەرانی گەورەبوونی غودەی دەرەقی کە گەورە ئەبێت یا گەورە بووە بەڵام تەبیعیژەکە یا گەورە بووە چالاکە زۆریشەکە کە بە هەڵە پێ ئەڕێن غودەی سام خۆی سام نییە توانی بڵێ پرکارە یا زۆر ئیژەکە بەس کەوتە سام نەخۆشە ترسێ ینی غودەی ژەهراوی یا کەم ئیژەکە کەەوە زۆر شائینترە باوترە و یەکێکە لە سەبەبە ڕئیسەکانی قەڵەوی یعنی لە دەکەس لە ئەمریکا کە قەڵەون چواریان هۆکاری سستی غودەی دەرەقیە یاخود ئەمە ئەگەر لە ئیشەکەی یاخود هەوکردنی تیاابێ ئیلتیهابەکە غودەی دەرەقی ئەویش 3 جۆریە تازە یا کتوپڕی وەسەد لەگەڵ درێژخایەن ئەویش زۆر باوە یاخود چیز دروست دەکا غودە ئەبێ بە چیس و گرێ یاخود گرێ دروست دەکا ئەوەی کە گرنگە گرێکەیە یا گۆشتی زیایە کە لای خۆمان پێڵین وەڕم بشێ لەم وەڕەمە شێرپەنجێ کەواتە ئەوەی کەوا زۆر گرنگە لە غودەی دەر هەمویان گرنگە حاڵەتەکانی بوونی گرێک بەڵام هاوڵاتیان بینەران با دڵنیابن گری غودەی دەرەقی ئەمەنە زۆرە غودەی دەرەقی ئەگەر هەموو خەڵک بێنی فەحسێکی لە 5 گرێ هەیە ئەگەر سۆنەری بۆ بکەی لە 25 ئەگەر هەچ کەسێ خوا تەمەنی درێژکا و بە تەمەنێکی خۆش بیباتە سەر ئەمری خوا بکە و شیکاری ملی بۆ بکەی لە 2 کەسێکە گرێ غودەی هەیە یعنی شەرت نییە هەچی گرێ غودەی هەبوو شێرپەنجەیە. کەواتە کاک دکتۆر یعنی بۆی باشتر بزانین کە غودەی دەرەقی کۆمەڵێک لێکەوتی دەبێ
بۆی تۆزێک بۆ ماڕووکی تۆ چۆ زۆر گرنگە بەڕاستی و بابەتە چۆن هەست بکەین بەوە خۆمان کە گرفتێک لە خودەی دەرەقیمانە هەیە باس لەوە کرد پێمان بە دوو جۆر گرفت هەیە یەکێکی زۆر چالاکە هەرە خۆی تو زایفی وە بێ پێچەوە ئەگەر ئەوانە زۆر بە ڕوونکەیتەوە بۆی بینەران بزانن کە گرفتێکیان هەبێ خودەی دەرەقی دوو کاری هەیە دوو شێوازی خۆ دەربڕینی هەیە لە ملە ئەگەر گەورە بۆ بێ بە گرێک کەواتە شکری ملی نەخۆشەکە گۆڕێت هەستەکە گۆڕانکاری بۆ لە ملیا لەگەڵ ئەوەی پستانە خاتە سەر و ئەندامە مویمەکانی مل بۆری هەناسە و بۆری خواردن یانی نەخۆش هەیە وێ بۆ لامان هەناسی تونگە وازانە نەخۆشی دڵی هەیە وازانە نەخۆشی هەناسەیە دوای دەرچووە خودەی دەرەقەکەی پاڵی ناوە بۆ بۆری هەناسەکەەوە لای بردووە و بچوکی کردوێتەوە خودەکەی لابراوە هەناسە و هەموو شتەکانی بۆتەوە کەواتە لەو شوێنی خۆیان کاری هەیە لە شێوە لە حەجم لە پستان لەسەر بۆری هەناسە و ئەوە کاری وەزیفیشی هەیە ئەگەر ئیشەکەی زۆر بوو کە پێڵێن چالاک ئەوە کۆمەڵێک ئەنجامی هەیە مەسەلەن بۆ وێنە لەسەر مێشک کە چالاک بێ غودەکە یا پێڵێن غودەی سام نەخۆشەکە تۆڕەیە عەسەبیە بەبێ شتێک هەڵەچێ عیب نەبێ بڵێ لەگەڵ تڕی خۆیان شەڕەکە بە ئاسانی من کەوایان لێڵێم قەرارۆشتی قورس نەیە باس شەڕێک ژنانەکەی شت نەکەی چووکە یعنی تحملیان نامێنێت لە عینەن کاتا مەسەلەن تۆڕێ خەوی نامێنێت زەعیفە بێ زۆر لاوازە بێ قژی هەڵەوەرێت بۆ دڵی پەلەپەلە کات یعنی دڵی کە دانیشتووە وەک وایە بە شاخێکە ڕاکە سەرکەوێت سەوبی سەوچلێ کا دکتۆر مەرجە ئەم نیشانانە لە هەر کەسێکدا هەبێ ئەوە غودەی بێت ئەم نیشانانە نەخۆشی کەژێکا بەس کە هەمووی و کۆ کردەوە لەگەڵ گەورەبوونی غودەکە لەکەدا کە فەحسێکی غودەکەش گەورەیە زانی هۆکارەکەی ئەوەیە و هەنێ حوساتی ژێ بۆی ئەو پرسیارم کرد لەوانەیە ئەم نیشانانی کە بەڕێز داماژیان پێکی لە تاکێکە هەبوو بێت دوجار کە پشکنینی کردووە فەحسی کردووە غودە دەرنەچووە ئێستا عینەکان تەواو کە مەجایێنێ سەر یەکە چۆن بگەێنە نەتیجەکەی سوڕی ماغانە تێگەیە ئەگەر زۆریشکە ئەی وەستێنێ عادەی وەستێنێ مناڵ ئافرەتەکە تر تووشی نەزۆکیەکە حتا کەمیژیشکا تووشی نەزیفیەکە لەبەرەوە ئەگەر زۆریشکە سکیەکێ زۆرە خواتێر ناخوا نەخۆشێکە دێ تۆڕێ عەسەبیە زۆرە خواتێر ناخوا و دابەزێت تۆ گومان لە چی ئەڵی ئەمەیە شەکرێتی یا ئەمە غودەی سامێتی بە فەحسێکی مختبەری بەسیط دکتۆر فەحسی ملی بکە و فەحسێکی عیب نەبێ میزی بۆ بکە یەکسەر زانێ شەکرەیە یا شەکرە نییە غودەی سامە یا غودەی سام نیە ینی بەشتی بەسیط دڵی پەلەپەلەکە زۆر دڵی خەفەقانی هەیە ئەوانە دکتۆری دڵەکە ئەزانێ لە سەعات دەی تێکچوونی نەبەزاتی دڵ هۆکاری غودەی سامە یعنی حسابی بۆ کاویش کە نەزۆکیە بێت بۆ ئافرەتێک بۆ لای دکتۆری ژنان یەکەم شت کە بۆیە نووسێ فەحسی غودەی بۆژێ بە فەحسێکی مختبەری بەسیط بە سەعاتێک دەرەچێکەوە ئەمە کێشەکە لە کۆندامی زاوزیان نییە کێشەکە لە غودەی دەرەقیایە یعنی کۆمەڵی عرازی زۆری هەیە غودەی کەی زۆرە بەعکسیشەوە ئەگەر هاتوو کەم ئیشی کرد مرۆڤەکە کە زۆر ئیشی کرد دایمە گڕ و گەرمای تایە حەزی لە فێن چییە کە کەمیشی کرد دایما وەکو ژنەکانی بە ساڵە چۆ کۆڵوانی لەبەرایەوە بەتانیژی پێوەیە و دانیشتووە و سەرمایەتی بە شتێک گەرمی نابێتەوە پلەی گەرمای لەشی دابەزێ لەبەرەوە لە خارج زۆربەی ئەوانەی کە بە تەنیا ژین کە ئەمرن سەیرەکەن و کارەکەی کەمکاری غودەی دەرەقیە سەرمایەتی ناتوانێت بچێت سۆپایە داگیرسێنێ هیتەرێ داگیرسێنش داگیرسێنێ کەوتووە سەرماکە عەزێتیە تووشی خەمۆچیە بێ کە کەم کارەکەت دڵی خاولیە قەڵەو ئەبن وەکوتم لە سەرەتاوە لە دەکەس لە ئەمریکا چواری هۆکارەکەی کەمکاری غودەی دەرەقیە تووشی قەڵزیە دەبێت زۆریش ناخوا بەس نایسووتێنێ ئێمە چووکە لە سەرەتاوتم غودەی دەرەقی هۆکاری سووتانی و زێرە لەشا کە غودەکە نەبوو وزەکە ناسووتێنیتەوە کۆ بێتەوە بێ بە قەڵەوی و چەوری بەرزەکاتەوە یان یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی چەوری خوێن کەمکاری غودەی دەرەقیە و بێ هەموو کەسێک کە چۆرەکانی بەرزە بێتەوە پێشەوەی عیلاجەوەگرێ بزانە هۆکارەکەی کەمی غودەی دەرەقی نیە بۆ ڕاستکردنەوەکەی زۆر باشە کاکتۆر ئەگەر کەسێک ئەم نیشانانەی لە خۆیان بەدی کرد زوو سەردانی پزیشک بکات چارەسەری ئاسان دەبێت مەبەستمەوێ زوو ئەتوانێت چارەسەر بکرێت کەمکار بێ یا پڕکار بێ شێوازی چارەکردنی هەیە جیاوازە شێوازی چارەسەرکردنەکە ئەگەر زۆر کار بوو مانای غودەکە ئێمە ئەبێ وەکو برێکی بخینە سەری بڵێن کەمی کەرەوە کارەکەت دەرمان هەیە بلۆکیەکە نایڵێ غودەکە کارەکانی زیاکە و دەرمانی ژێ ئەینێ بۆ ئەوەی ئاساری جانبێکەی لاوەچەکانی لەسەر دڵ کەمکەینەوە و
وەکو دەڵکوتە مەسەن حەبی ئەندراڵێتی و دڵکوتەکەی نامێنێت توڕێەکەی نامێنێت هێدیە بێتەوە عراقکردنەوەکەی نامێنێت حەبی غودەکەشیی تێ بەڵام حەبی غودە وەختی ئەوێت یعنی وە نیە دەنگێکی بێتی بڕێ بەیانی چاویتەوە حەبی غودە چەند هەفتەیەکی وێت تا کارەکە و بلۆکی شەکەیەکە و ڕێگە بێتەوە کۆنتڕۆل بۆ گەر غودەکەی کەمکار بوو ئاسانترە عیلاجەکەی تعویزەکەی وەرەگرێ حەبی ثایرۆکسینە خۆ بەیانیان عادەتەن یا شەو پێشنووسنەی خوا و بۆی ڕێگەخی بزانە چەری پێویستی وایە مەسەرەن بە 25 وایە بە 50 بەس من نەخۆش دەتوانێت بە چەند پارچە حەبێک ئەم نەخۆشی بەڵێ عیلاج فریای خۆی بکەوێت دەستنیشانکردنی ئاسانە و چارەسەریشی ئاسان زۆر باشە دکتۆر باس لە دەستنیشاندکردنی کرد ئایا دەستنیشانکردنەکەی تەنها لە ڕێگەی فەحسەوە ڕاکێشانی سەحبی خوێنەوە دەکرێت یاخود ڕێگای تر هەیە بۆ دەستنیشانکردنی غودە بەڵێ زۆر جوانە پرسیارێک کە نەخۆشیێت بەم کۆمەڵە ئاعرازە بەم کۆمەڵە نیشانەکەیت دکتۆرێک سەر بیر لە سیناریۆیەکە کاتەوە ئەمە نەخۆشی غودەیە یا ئەمە قەلەقیە چکە قەلەقیش ئاین عرازی هەیە بالمناسبە دووجانیش دڵکوتەیەکە و عارەقە کاتەوە و زەعیفیش ئەبێ و تۆڕەش ئەبێ و زۆربەی عرازەکانی غودەی سامی تایە و هەروەها غودەی سامیش لە کاتی دووجانیا دروست دەبێ لەبەرەوە تۆزێ وردەکاری بێ کە کۆمەڵی عرازی هەیە کۆمەڵێ نقاطدا هەنێڵێ لەوانەیە ئەمە بێە ئەوە بێ ئەوە بێ بۆی گیان کاتەوە بە فەحسی مختبەری خوێن وەزایفەکان فەرمانەکانی غودە ئاسانە هەمووی 4-5 فەحسایی کەیت بۆ دەرەکەوێ ئایا ئەمە کەمکارە پڕکارە وایە هۆکارەکەی هەوکردنی غودەیە جۆرێکمانەیە پێڵێن هەوکردنی غودە بە ئینگلیزی پێڵێن هاشیمۆ ئەمە زۆر باوە لە خارج حتا لە بەعزە وڵاتێڵێ لە شەکرە زیاترە ئەمە بەمانە تەشخیص دەکرێت دوایی سۆنەرمانەیە سۆنەر فەحسێکی ئاسانە ئەیکەی مزاعفاتی نییە بۆ دووجانیشە پێ دەڵێ گەورە بووە گەورە نەبووە گریتیایە تیانە چەند گریتیایە و هەروە ئایا خوێنی زۆر بۆ ڕوا کلسی کردویانە علاماتی سۆنەر هەیە بۆی پێ بڵێ حتا گرێکە پاکە یا پیسە ئەنجا بێجگە لەوە لەکلک بۆی سۆنەرەوە ئەتوانی تکێک قەترێک وەرگری بە دەرزێکی زۆر باریک بینێری بۆ فەحسی سایتۆلۆژی خانەزانی ئەویش پێمانەڵێ ئیلتیهابە التهابی درێژخایەنە ئیلەمفاویە یا شێرپەنجەیە زۆر باشە کاک دکتۆر کەواتە ینی نیشانەکانی تۆزێک ڕەنگە تێکەڵیان هەبێ لەگەڵ نیشانی نەخۆشەکانی تر بەڵام تا ڕادەیەک ڕۆنن هەمووی بەسەرێکەوە هەبوو گرنگە مرۆڤێکی تەندروست چۆن خۆی بپارێزێ یان چۆن چی بکە بۆی تووشی غودەی دەرەقی نەبێ ئەمە گرنگەوە بابەتێکی تیش زۆر گرنگە غودەی دەرەقی لە مناڵان ئایا بۆ ماوەیی دۆری هەیە بۆی مناڵێک بێەوەی هیچ گرفتێکی هەبێ هیچ شتێ بکە تووشی غودەی دەرەقی بێت یان بەگشتی چۆن خۆمان بپارێزین پرسیارەکەت زۆر بەجێە ئەمان گەڕێتەوە بۆ هۆکارەکانی غودەی دەرەقی یەک لە سەرسی هەموو گۆی زەوی مرۆڤەکانی کەمی یۆدیان هەیە یۆد مادەیەکە زۆر گرنگە ئەچێتە ناو تەرکیبی پێکاتی غودەی دەرەقی و هۆرمۆنەکەی و کە تایرۆکسینە زۆر گرنگە ئەمە جا هەمانە 3 یۆدیتیایە هەمانە 4 کەمی یۆد یەکێکە لە سەبەبە هەرە ڕیسیەکانی لە هەموو دنیاە بۆ گەورەبوونی غودەی دەرەقی بۆ گرێ دروستکردن وەکوتم تقریبان 1.5 ملیار تا 2 ملیار زیاتر لە کوڕی ئەرزی نەقسی یۆدی هەیە بە هەرێمی کوردستانەوە بە عێراقەوە بە وڵاتەکانی شەرقی ئەوسەتیشەوە کەواتە ئێستا کە ئەو خوێ یۆدە بەکارێ لەسەر بێزاییکێ لە هۆکارەکان ئەوەیە بۆ پڕکردنەوەی یۆدە کە نەقسە لە خواردنەکانمانە ئەو خواردنانی کە هەیە زۆربەی یۆدی کەمتەیە کەواتە بوونی یۆد کەمی یۆد هۆکارێکی گرنگە و هەروەها هەنێ خواردن هەیە خۆی غودە دروستەکە چونکە نایڵی یۆد بچێتە لەشەوە منافەسەیەکە ئەو خواردنانە کە بریتین لە مەجموعەی کاهوو بەداخەوە کە چەند خۆشیشە کاهووە کەلەرمە قەڕنەبیتە تورە شێلمە تەڕەتیزەیە بروکلیە بڕۆسڵیش هەیە بەڵام خۆشبەختانە هەچی لەمانە زەردێ کرد کوڵانە ئەو مەفعولەی نامێنێ تەنیا کاوت ڕەتیزە نەبێ مەگەر بەعزە ئێستا پێ فێربوونیکەن بە یاپراخ کاوەکە تۆزێ خوێ بکەی بەسەرا حەلە بێت بەڵام ئەگەر بە کەمی بیخۆی بە مامناوەندی بیخۆی ئەو کێشە گەورەی نییە ئەمە کاریگەری لەسەر هەردوو جۆرەکەیە بێدەم خواردنانی باس کرد بلۆکێکە کەمکاریەکات کەمکارێکە بەڵام خواردنیشمانەیە غودەی دەرەقی چالاکەکات ئەو خواردنانی کە زنجی تایە ئەوانەی کە ئۆمێگای تایە ئەوانەی سلینێمی تایە ماسی بەروبوومە دەریایەکان هەمووی زۆر گرنگە گوێز باەم زەیتون زەیتی زەیتون گوێزی هەند زەیتی گوێزی هەندیش ئەمانە هەمووی هاوکارن بۆ گەشەکردنی غودەی دەرەقی بۆی شەکانی بەڕێکی بکە کەواتە غودەی دەرەقی لە خواردنەوە سەرچاوەیەکی گرنگە بۆی تووشی غودەی دەرەقی بیت هەروەها هەوکردن ئەگەر هاتوو هەر شوێنە لە لەشە هەوی کرد
دووەم شوێن کە هەست بە ئازار و نەڕەحەتەیەکە غودەی دەرەقیە ئەویش واضحە لە بەرەوەی خوێنی زۆر بۆچێ سەرما کارەکاتە سەر غودەی دەرەقی ماندوێتی خۆت مەشتێکی خۆتی لاکی خۆ زۆر ماندوو بکەیت کارەکاتە سەر غودەی دەرەقی تەنانەت مەعجونی دان کە فلۆرایدی دیە فلۆراید دشی ئایۆدینی ژەکە کە ئایۆدین یۆد مادەیەکی گرنگە لە بەرەوانی کە دانەنەشۆن پێڵین هەوڵ بە دانێ ئاوی زۆر پیاکار تۆزی قوپێنە ئەو فلۆرایدە بۆ دەم و پوک زۆر چاکە بەڵام غودەی دەرەقی کەم کارەکات ئەمە هۆکاری خواردنە ئیلتیهابات و هەروەها بەڕێز پرسیاری کرد ئایا غودەی دەرەقی لە هەموو عمرێکە ئابێ بەڵام زۆرترین عمر کە غودەی دەرەقی تیا دەرەکەوێتە فترەی باڵق بوونە بە تایبەتی لە خوشکانە چونکە لەو فترێ ئەوان نەگەر باڵق بوونە بن سوڕی ماغانە دەست پێەکە و دووجانی لە خوشکانە هەیە و شیردان ئەم فاکتەرانە هۆکردن بەڵێ پێویستمان بە غودەی دەرەقی زیایشکە مەسەن لە کاتی دووجانیان ڕەحم گەورە بێ بناڵ گەورە هەبێ پێویستی بە وزە و ینی وزەی زیاتر هەیە لە بەرەو غودەی دەرەقی بێ خۆی گەورەکە ئەو گەورە بوونە جاریوە ئەو نێویەکی خۆی زیاتری لێە و بناسە بە میسلێ فەرعونیەکان وەختی خۆی ملوانکەیان کردێتە ملی خوشکان کە دووگیان بوون ملوانکەکە پچڕاوە زانیویانە دووگیانە نیان زانیوە بۆ دکتۆر ببوورە مەرجە هەموو ئافرەتێکی دووگیان تووشی غودە ببێت هەمووی تووشی گەورەبوونی غودەی دەرەقی بێ بەڵام سەلامەتە ئەو گەورە بوونە لە کاتی باڵق بوونا خوشکان بە تایبەتی لە کاتی دووجانیە لە کاتی شیرانە هەمووی غودەکەی ئەو نۆنیویکی لێە بەڵام ئەمە فیسیۆلۆژیە ناحەیەکی تەندروستە بۆی ئەگەر وانە بێت تووشی کێشەی ترە بێ پێویستە چۆن تۆ ماڵەکە دوو میوانە دێ بەشی خۆت خواردلێنی کە بوو دوان چوار سەری زیاتری ژەکەیت ئەمیش وایە کەواتە لە کاتی لەبەرەوە هەموو نەخۆشەکانی غودە لە ژنا زیاترە چەند جارێک هەمووی لە ژنا زیاترە لە خوشکانە تا لە پیاوانە زیاترە ئایا مناڵ بۆ ماوەیی بڵێ هەنێک هۆرمۆناتی ئەنزیم هەیە هەنێ ئەنزیمەیە بێ بۆی دروستکردنی غودەی دەرەقی هۆرمۆنەکەی هەنێ جار هەنێ عایلەیە نیانە ئەوانە غودەی دەرەقییان نییە بێ پزیشکی پسپۆڕی مناڵان سەردانی بکەن زوو تەشخیسێکا و من مناڵم هەیە لە عمری سێمانگیەوە تا ئێستا متابعەیەکەم ئێستا گەورە بۆ خوشکاریش و کوڕانیش هیچ کێشەیەکیان نییە حەبەکەیان وەرگرتووە ئەوە چونکە ئەگەر لەو مناڵیە تەشخیسی نەکەی تووشی کورتە باڵایی ئەبێ دواکەوتنی بێشک و دەمارە بێت زۆر باشە دکتۆر باس لەوە کرد کە بەپێی تەمەنەکان جیاوازە ئایا مەترسی لەسەر تاک بەپێی تەمەنەکانی جیازیە بۆ نمونە لەوانەیە لەسەر مناڵ مەترسی کەمتر بێت لە تەمەنی باڵغ بوونەوەگەوی کە بەڕێز داماژەت پێ کەمتر بێت لە تەمەنی 40 ساڵ بەرەو سەر ئایا مەترسیەکانیان بەپێی تەمەنەکان چۆنە؟ بەڵێ خۆی ئەوەی کە گرنگە لە غودەی دەرەقیە ئەگەر هاتوو کەم کار بێ یا زۆر کار بێ ئەچێ بەدەنیەوە بەڵام ئەوانەی کە دواکەونەوانەیە کە کارێکا لەسەر بۆری هەناسیان زۆر درەنگ بەدەنیەوە چن جاروای بۆری هەناسی بەقەن تاڵە دەزوێ چێمێنێتەوە لەگەڵ بوونی شێرپەنجە شێرپەنجە بەداخەوە شێرپەنجەی غودەی دەرەقی لە مناڵە زۆرە خەڵک وازانێ شێرپەنجە بێ لە گەورە بێ یعنی لە عمری 15 بۆ 20 ساڵ لە مناڵە زۆرترە ئێمە وتمان ئەگەر هاتوو یەکێک گرێ هەبوو لە غودەکەیە زۆربەی زۆری حەمیدە بەسیتە بەڵام لە کوڕێکی مناڵی 15 ساڵ بۆ 20 ساڵ یەک گرێی ڕقی هەبوو لە غودەکە احتیمالی شێرپەنجەی زۆر زیاتر لە کچیش کەواتە لە مناڵە لە فترەی مڕاحەقەوەوانە 5-10-15 حاڵاتمان هەیە زۆر ئیبینین شێرپەنجەیەتی ویژەڵێ چۆنەوە مناڵە تووشی شێرپەنجە بێ ئەبێت لەگەڵ لە تەمەنی شاکە بە ساڵا چوو بەڵام کە بە ساڵا چوو جۆرێکیانەیە زۆر قورسە محاملەی یعنی زۆر زوو بڵاوەوێتەوە ئەجینا زۆربەی جۆرەکانی گرەیەکە و یا ئەو گرێژ هەنێ جار زۆری شەکە یا ئازار دروستەکە تەشخیصی قورس نییە ئەڵێ هەستاوم ئێرە ماڵساوە و یێشێ یە بۆ لای دکتۆر ئاسانە تەشخیصی بەڵام لە پیرەکە لە تەمەنەکە جاری وایە شێرپەنجەکە لە ماوەی چەند هەفتەیەکە بۆ چەند مانگێک بڵاو بێتەوە نەخۆشەکە ئەزیەتی یاودوشی لەوانەیە ئەنجامی خراپی بکە کەواتە کاک دکتۆر ینی ئەکرێ ئەگەر کەسێک خۆی واتە بەدرەوەی پێشەوەی بگاتە لای پزیشک لە ڕێگەی لە مسکردنی ژێرملی خۆیەوە بزانێ هەست لێ بکە کە غودەی دەرەقی کەمێک حجمی گەورەتر بووە ینی ئێرە گۆڕانکاری بەسەر دێن منتیقی غودەی دەرەقی زۆربەی هەرە زۆری ئەبێ بە گەورەبوونی غودەی دەرەقی هەموو نەخۆشیەکانی کەمی تایە بچووکی کاتەوە بەزێچە لە جۆرەکانی کەمکاریەکە هەڵەقرچێت ئەویش لە پێشا گەورە بووە دوایی بەرەبەر هەڵەقرچێ پوچێتەوە نامێنێ غودەی دەرەقی نابینرێ کە یەکێک سەری بەرز کردووە لە ئەوەنەکە تفی قودای قومی خستە دەمیەوە پەرداخی لا برسەیری کرد وەکو دوو لە تەسێ و وەکو دوو لە تە هەرمێ لێرەوە بەرز بۆ سەرەوە بزانێ غودەیەتی
غدەی چیە غدەی دەرەقی بەس غدەی دەرەقی وتمان لەوانەیە گەورەکە فەسلە جی بێ لە کاتی مڕاهقا لە کاتی دووجیانە لە کاتی شیردانە ئەمە فەسلە جی و هیچ ترسی نییە بەس ئەگەر هەستی کرد گەورەیە با سەردارێ بکە ئەوسا دوتۆرەکە فەحسێکە ئایا ئەمە فەسلە جیە ئایا فەسلە جیە سوودبەخشە بۆی یاخود ئەمە نەخۆشیە بەڵێ بە زۆر باشە دکتۆر وڵاهی ئێستا پرسیارێکی تر کە لەم بارەدۆخەیە و لەڕێی بەکتریا و ڤایرۆس و هەوکردنەوە زیاتر قەڵەی دەرەقیش توش یەکێک لەو شتانەی تووشی گرفتیەکە کۆڤید-19 کۆرۆنا هیچ تەسیرێک لەسەر بینین لێکەوتەی لەسەر گورچیلە و لەسەر سیەکان و لەسەر بەشێکی تر لە جەستر دروستەکە ئەوانەی توش بوون لەگەڵ غودەچی هیچ لینکێکیان هەیە هیچ زانیاری نوێ هەیە لەو بارەوە تەمان ئەم پرسیاری تۆ زۆر بەجێ زۆر لە شوێنی خۆیەتی وەمە معلوماتی توانم بەڵام 2021 پرسیارەکەت ینی زۆر مۆدرن و ئەبدەیتە بەڕاستی دەستی خۆش بێ ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی دەرگایەکەوە چێتە ژوورەوە ئێمە پێڵێن ڕیسپتەر چۆن ئیستعلاماتێک دێ ئەو ڕیسپتەرە وایە زانی هەر لە سیەکان هەیە ئێستا لە هەموو جیانە هەیە لە هەموو ئەندامە لە جیازی هەرسا هەیە لە بەرەو بەعزێ بە مەعیدەی تێگەچێ بەڕی خۆڵی لە گورچیلا هەیە لە مێشکە هەیە لە دەمارەکانە هەیە بۆیە زۆر کەس دەڵێت تامم نەما بۆنم نەما کە خانەکە چێتە ژوورە و لەو دەرگایەوە یا خانەکانە شکێنێت وەکارینی پشتەکانی خۆی بەکارێنێ پرۆتین و ئەنزیمەکانی خۆی بەکارێنێ یاخود ئەبێ بە جۆدەگە لە ئیلتیهابەکە بڵاوە بێتەوە لە ڕێی مەناعەوە کارەکاتە سەر خوێنمەین و ئەندامەکانی لەش وەنە جار ئەو دەرگایە بەکارێ بۆ باش و بۆ خراپ وەزیفە باشەکەی داخە وەزیفە خراپەکانی خوێنەکە هەر سێ جۆرەکە هاوکاری هەیە لە بینی غودەی دەرەقی و ئەوە و ئێستا دۆزیوانێتەوە غودەی دەرەقی ئەنزیم و پرۆتینەکان دروستەکە کە کۆڤید بەکارێنێ و ئەو دەرگاوانە ئەو ئیستعلاماتە ئەو ڕیسپشنە کە ڤایرۆسەکە لێچێتە ژوورەوە لە غودەی دەرەقیە چەند جارێ زۆرترە تا سیەکان لەبەرەوە غودەی دەرەقیش بە ئاسانی کاری تێکە بەڕاستەوە خۆ بەغێر ڕاستەوە غودەی دەرەقی ئاسان کە پرۆتینەکان دروستەکە ئەو بەکارێنێ ئەویش دەرگاکەیان بەکارێنێ چێتە ناو غودەکەەوە تێکی ئەیە بێجگە لە ئەوەش ئەوانەی کەوا داغڵی خەستەخانە ئەبن یەک لە سەر سێیان غودەکەیان تێکچووە زۆرە هەچ کەسێ کۆرۆنای هەبوو داغڵی خەستەخانەی بوو یەک لە سەر سێیان غودەکەیان کایەکانی تێکچووە و ئەوانەی داخڵی عینعاشە بن و بەداخەوە گیان لە دەستێن بڵێنخوا عافیانکە هەموویان تەقریبن غودەی دەرەقیانان پەچی کەوتووە کەواتە کارلێکەوتەیەکی زۆر گەورە هەیە پێنێزی پێڵێن ئینتەرپلەی ئەم کار لەوەکە ئەو کار لەوەکە ئەمە ئەوێ ئەو ڕاستکاتەوە دژیەوە بۆستێ سەرجەمی نهایی ئێستا ئەوەی کە دروست بووە دروزراوەتەوە ئەوانەی داغڵە بن غودەی دەرەقیەکان پەچی کەوتووە تووشی غودەی سامیەکە کوتی تووشی کەمکاریەکە تووشی تێکچوونی مەناعی غودەی دەرەقیەکەیەکە کەواتە و تەنگە نەفەسی کە تووشیانە بێت کاریگەریەکەی پێچێ ئێوە غودە بێت کە پاڵ بەبڕی هەناسیانەوە با وەک بەڕێزت کە ئاماژەت ئەو بەشێکێتی بەڵام بەشەکەی کەشی ئەنزیمی هۆرمۆنەکە کە بوو بە غودەی سام کارەکاتە سەر دڵیان هۆکاری دڵ پێککەوتنیان هیلاکبوونی دڵیان خێرابوونی دڵیان کە ئەو دەڕەباتانە لێە غودەی دەرەقیەکە ئیفرازەکەی زۆر بشکاوە کە شتی ئەڕژێت ئیفرازەکەی چێتە خوێنەوە وەکو غودەی سامی لێت ئەبێ بەوەی کەوا دڵە کوتەی پێ بکە ئەوش کارێکی سلبیکی هەیە لەسەر کۆرۆنا کەواتەکە زۆر ئاماژەت بەوە کرد کە لە مناڵانە ئەوانەی کە تووشی غودە بن کاریگەری کاتە سەر گەشەیان لەسەر مێشکیان ئەی لە گەورە لە تەمەنە گەورەکاندا ئەگەر کێشەی غودە دەبێت چ کاریگەریەکە کاتە سەر بەشێکی دیکەی جەستە ئەگەر لە مناڵ طبعاً پێش وەخت ئەگەر فریان نەکەوی مێشکیشتی تێگەچێ و باڵاشتی قەزمە بێ بە ئینگلیزی پێڵێن کریتن کورتە باڵاکان بەداخەوە نەجاریان بنین لە بازار ئەوە بە مناڵی فریای نەکەوتون تووشی غودەی ئین بوون و لە ئەمریکا و لە وڵاتە پێشکەوتوەکانە حسابیان کردو لە 4,000 مناڵ کە لە دایکە بێکی چند غودەی دەرەقیەکییان نییە یا بۆی زگماکیەوە یا بۆی وراستەوە ئیش ناکە لەبەرەوە لە بنی پیان قەترێ خوێن وەرەگرن لە یەکەم ڕۆژەوە غودەکەیان هێنێ تعویزیان بۆکەن لە گەورە باڵا و حەجمەوانە تەواو بووە بەنیسبەت وەزنەوە کێشیان زۆرە بێ ئەگەر کەمکار بێ کێشیان زۆرە بێ کێشی زۆرە بێ ئەگەر پڕکار بێت چالاک بێ یا غودەی سام بێ کێشی دابەزێ پوچێتەوە وای لەکە لە پیرا بە تایبەتی تووشی عەجزی دڵیەکە تووشی خەفەقانێکە تەنزیماتی دڵی بەڕێکی لێ نایە دڵەکانی یعنی تووشی دڵە فڕێ بێ تووشی دڵە کوتێ بێ و دڵی ئەوە ئەنی تووشی لای خۆمانەڵێ پەککەوتنی دڵە بێت بەپی عمرەکە لە پیرا زۆر وای لەکە لە ئەگەر هاتوو غودەی سامی هەموو ئەگەر سامی هەبوو هەموو ئەندامەکان کاری تێک هیچ ئەندامێک نییە لە لەشا بە پێست بۆ مووی لەش هەتا برۆکانیان هەڵەوەرێت
تووچی لەشیان تەنگە بێگەر زۆریشکە سوڕی ماگە جمگەکانیان هێشیە کالیسیۆم تێگەیە گورچیلە تێگەیە هیچ کۆ ئەندامێکی لەژ نییە کاریگەری سلبی غودەی لەسەر نەبێگە زۆریشکە ئەگەر کەمیشکە تووشی سکی هەڵسێ سکیان باکە قەبزە بنەگەرات و کەم کار بێ بەعکسەوە گەر پڕکار بێت چالاک بێت دایمە سیەچێت پارێزی ژەکار سیەچێت کەواتە جیاوازیان زۆر کار دوکتۆر کامیان پڕمەترسی یان هەردووکیان هەر وەکو یەکوان لە مەترسیا بۆ کەم چالاک بێ یا پڕ چالاک بێ جیاوازیان چی و مەترسیەکەیان چیە هەردووکیان مەترسیان وەکو یەکوایە بەڵێ عەفو ئەگەر چالاک بوو کۆمەڵی عرازی زۆری هەیە ئەچێ بەدەنیەوە تەشخیصێکرێ بەس ئەگەر عیلاجی نەکەی مرۆڤەکە پوکێنێتەوە چۆن ڕێکا بە پێست و ێسقان هەنی من نەخۆشە بۆ هاتووە بەلام ژنێکی تەواو بووە ڕەم بێ ئێستا گوێشی لەم بەرنامەجە بێ بە ڕێزەیەوە بێ 30 کیلۆ بووە ئافرەتێک عمری 27 ساڵە هاتووە بۆلام 30 کیلۆ پێست و ێسقان ئەمە کە بوو بە پێست و ێسقان بە هەڵامەتێک بە سکچوونێک ئەڕواتی هەیە وەنیە بەعکسیشەوە ئافرەتمان هەیە من لە بە تەلەبەکانە مەڵێم لە دەرگاوەکەیتە ژووری ئەمە غودەی کەم کاری هەیە بەس ئەبێ پرسیاری لێ بکەین بزانین ناجوڵێ سەرمایەتی ئەمانە بەچی ئەمرن تووشی کابە بن بەداخەوە بەعزێکیان دەستێکێتە خۆی تووشی خەمۆکیەکە و یەکێ لە سەبەبە ڕئیسیەکانی ئەوانەی کە خۆیانە کوژن دەستیان نەچێتە خۆیان خەمۆکیە ئەبێ زوو فریایکەوێت چونکە لەوانەیە نەک بە سەرما دڵی خاوە بێتەوە دڵی هەبێ بە 30-40 هەردووچی بە پێی زەلامەکە ئەگۆڕێ بەس هەردووچیان کاریگەری خراپی هەیە هەردووچێ بەدەنیەوە بچۆ عیلاجەکە لە کۆمەڵگەیەمە ئەوترێت وەکو بەڕێزی پێشتر ئاماژت بۆکراڵێن غودەی سەهم ترسناکترە وەک لە غودەی دەرەقی بەڵام دوجار هەردووکیان هەردووچیان کاریگەری سلبی زۆر لەسەر سەمڕم دکتۆر وەڵا ئاماژەت بە شتێک من دەمەوێت ینی سەرنجی بەڕێز زۆر گرنگە بۆ ئێمە یەکێک لەو نیشانانەی کە غودەی دەرەقیت گرفتی هەبێت تووشی خەمۆکیێبی بێتاقەتەبی کەواتە بابەتێکی تیژەیە دەرونی مرۆڤەکان زۆرجار بیست و ماناڵەیە گەرورەت بەرز بێت دەرونێکی بێزت هەبێت ڕەنگە کۆمەڵی لە نەخۆشیەکە زاڵتربی بەسەری ئاسانترە هاوشانی ڕێنمایی پزیشکان بەڵام ئەگەر خودی خۆی دەروونەکەت خودی ئەندامەکەی جەستەت لاوازی بکە لێرە ڕۆڵی یانێ چەند گرنگە گرنگی بە پارێزگاری لە دەرونی خۆمان دێن لە کاتی خەمۆکیە کۆنتترۆلی خۆمان بکەین کاکە گیان بەنسبەت خەمۆشیەوە تامان پسپۆڕی خۆی هەیە و عیلاجیەکە و زۆر بەڕێزەوە چن بەدەنیەوە بەڵام ئەگەر هۆکارەکەی غودەی دەرەقی بێ بۆت نایەتە تایم هەچیی بۆ بکەی هۆکارەکەی چانەکەیت ئەبێ کەم ئەندامی یاخود لاوازی یا شکستی غودەی دەرەقەکە تعویزی بیتێ کە تعویزەکەدایە غودەکە هاتە تایم ڕام بێ زۆربەی کات ئەگەر خۆی پێوە نەگرت بێ بە خەمۆکی و دڵتنیەکەوە زۆربەی کات تایم و پێویستی بە دەرمانیش نەبێ بۆ خەمۆکیەکەی بۆ خەمۆکی زۆر یعنی هەوکارێکی گەورەیە چونکە کەمی غودەی دەرەقی کە سستە بێ غودەی دەرەکی یا لاوازە بێ یا کەمکاری پێڵی ئەمانە مرۆڤەکە تااقەتی هیچی نییە حەز لە بێ دوورە پەرێزە بێ سەرما ئەبێ تااقەتی یەک ئیشی نییە و سەرما هاتنە خوارەوەی نەبەزاتی دڵ خەمۆکی تەنایی کە بەداخەوە لە وڵاتە ئەوروپیانە زۆر باوە لای خۆمان الحەمدوللا بۆی ئەم دابوو نەریتی کۆمەڵایەتی و ئەم هەینە پیرۆزەمان کە هەمانە خەڵک تێکەڵ یەکە هاتوچۆیەکات یەک بەسەرەکەنەوە لەبەرەوە زۆربەی زۆری پیرەکان کە برن بەوە کاری کەم سەبەبێکی ڕئیسیان شکستی کەمکاری غودەی دەرەقی زۆر باش کات زۆر لە چه حاڵێکدا غودە ئەگاتە نەشتەرگەری ئەبێن ینی پێویست بەوە کاکە ئەو نەخۆشە ئەو تاکە نەشتەرگەری بۆ بکرێت بەڵێ غودەی دەرەقی وتمان دوو هۆکاری دوو شێوازی دەربڕینیە یا لە ملا گرێ دروستەکە یا کارەکەیەتی فەرمانەکەیتی ئەگەر لە ملا دروستی کرد یا زەختی دروست کردووە یا بۆ شکڵ هەیە نەخۆشیە بۆ لامان دەڵێ ملم زۆر ناشرین بووە من ڕاستم پێ بوو نەمێز بیێرم چونکە هەر نوقسە لە خۆی وەرگرین لە کەلەی گەورەترە یعنی غودەکەی لەسەری گەورەترە ئەمە یەت بۆ لە کۆڵ میکەرەوە ملم زۆر ناشرینە بۆ بە دوو من کەواتە هۆکارێک بێ کەوا شێوەی ملی ڕاستکاتەوە یاخود نەتیجەی زەخت لەسەر پۆری هەناسە و بۆری خواردنە خواردنی بۆ ناچێتە خوارەوە ئاوی بۆ خود نایرێ هەناسەی توگە بێ ناتوانێ بخەوێ ناتوێ بەدانیشە تا بەیانی لەسەر بەدانیشنەوە ئەمە هۆکارە مۆزوعەکانە هۆکارەکانی کەش لەگەڵ دروستبوونی چیس یا گرێ کە ئێمە گومانیشتی خراپی لێکین کەواتە گەر چیسێکی گەورە بوو 4 سانتیمەتر گەورەتر بوو گرێ دروست بوو گومانی غودەی بوو ئەبێ فحوساتی بۆ بکرێ فحسی خانەی بۆ بکرێ گەر شێرپەنجە بۆ بەلای بەری لەگەڵ کاری کەبان هەیە هی فەرمانەکانی غودە ئەگەر زۆر چالاک بوو
ئێمە بە دەرمان هەوڵین بینێ ئەگەر بە دەرمان نەبوو یۆدی مشع هەیە بۆ هەنێ عمر بۆ هەنێ تەمەەن بۆ خانمان لە کاتی سکوزانە بن ئەوە باش ئەگەر نەبووی چین بۆ نەشتەرگەری بۆ ئەوی ئەو غودەسامە یا گرەیەکە یا هەموویەتی یا بەشێکی لای ئەبەی بۆی لە کۆڕیکەیتەوە. بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن کورتە ڕاوێژکاری نەشتەرگەری گشتی و پسپۆڕی تایبەتی نەخۆشیەکانی غودۆمەمک زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕێنماییەکانتمان دەستخۆش دکتۆریان سپاس دەکەین سپاسی وەژەکەم دەسپاسە بێ فەحسی خۆم کەم مازەوە بۆ ئامالەیە دەرونیە لە خزمەت سپاس دەکەین سپاس بۆ بینەرانیش. بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای هاوکارمان ئەمجد لە پارێزگای دهۆک ئەمجد سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای دهۆک و دەڤەرە چی دەگوزارێ بارودۆخی تەندروستیە و شارە چۆنە گۆڕانکاریە کەش و هەوایەکان. بەڵێ ئەمجد ئێمە دیمەنەکانی تۆ دەبینین ئەگەر گوێت لێمانە بۆمان باس بکەی لە چی دەگوزارێت. سڵاوت خودلتە و بینەرت کەنە لە ئاسمانی پەیام بن الحەمدلله پشتی سێ خۆلەکۆین هاتنە لای ئێمە. هەر حال بژین ڕەوشە کۆرۆنای دهۆکێ ئامار هاتینە خوارێ یعنی تاڕادەیەکی نوکە وەکو بەرێنینە ژمارە توشبان بین بەکە بەڕاوردکەن بەری هەفتەیەکی یان 10 ڕۆژە ئامارên کۆرۆنای دهۆکێ هاتینە خوارێ و ئەف چەندەیە دیارە. نوکەدا سیاسەتا بژین تەندروستیە دهۆک یان سەخلەمیە دهۆکێ ڕێڤەبەریە گشتیە سەخلەمیە دهۆکێ ئەوە ئەکو بژین خەلک قەستا ڤاکسینێ بکەتن یعنی ژمارە پشکنینان کێم کردیە بۆ هەندێک و خەلک قەستا ڤاکسینێ بکەتن و ڤاکسینێ بدانیتن ژ بۆ هەندێکی چەندین بنگەهێت ڤاکسینێ سەرانسەری پارێزگا دهۆکێ هات جی ئەم بژین 3 تا 4 بنگەها دەواما ئێواری ژی دکەن و بنگەهێندی تر ژی دەواما سپێدێ دکەن. تێدا تەخمین کردن کو ژمارە ئەو کەسن ڤاکسین دانای پارێزگا دهۆکێ زدەتری 100,000 کەسان بن وەکیمە گوت یعنی سیاسەتە سەخلەمیە دهۆکێ ئەوەیە کو ژمارە ڤاکسینە بهێتە زێدەکردن ئەو ڤاکسینە ڕۆژانە تێنە دانان ژمارەوە زێدەکەتن بەرامبەر هەندێک ژمارە پشکنینان کێم کەتن. ئەوە وەکو ڕەوشە کۆرۆنای پارێزگا دهۆکێ. ئەگەم بەحسێ قەیرانە سوتەمەنیەکەین پارێزگا دهۆکێ قەیرانە سوتەمەنیە ماوەیەکە بژین نزیکی 10 ڕۆژە قەیرانە سوتەمەنیە پارێزگا دهۆکێ سەرهەلدای نرخên سوتەمەنیە شێوەیەکی گشتی پانزین هەمی جۆرên خوڤەتگەل گازا سپیدگەل گاز وایلێتگەل هەمی جۆرên سوتەمەنیە گران بووینە ببورن گەل هەندێژی غاز یعنی قەیرانە غازل دهۆکێ دروست بووە چەند ڕۆژێکە غاز نەگەشتە پارێزگا دهۆکێ و غازا ماڵانە نەگەشتە پارێزگا دهۆکێ پشتی و نوکەت گەیتە پارێزگا دهۆکێ ئەکەم بەحسێ بەری نوکە بکەین ڕۆژانە 208 تانên غازێت گەشتنە دهۆکێ نوکە بتنێ 100 تانێت غازێت گەهنە دهۆکێ وێ چەندێ ژیوە کردە کو قەیرانە غازل دهۆکێ بیتن کێشەیە غازا ماڵە دهۆکێ بیتن ئەلگۆڕاپانە غاز وەکو پێتبینینە یعنی gelek جارا غاز نینە gelek جارا هەوڵاتی تەلەفۆنێ بۆ گۆڕاپانên غازێت کەن بژنێ کو غاز نینە گەل هەندێژی کێشا کێمیا لیڤە وەرگرن و بازرگانیە بڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان کاگەمجات سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت سپاس بۆ ئێوە بەڵێ شەیدا پێما بێ پڕگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆتاگەشت سپاس بۆ بینەریتان سپاس بۆ هاوکارانمان لە کۆنتترۆل سپاس بۆ هاوکارم خاتو شەیدا تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.